هەرێمی کوردستان هەنگاوەکانی پێشکەوتن و هەوڵەکانی بێئومێدکردنی خەڵک تەوەری ئەم هەفتەیەی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر و ڕۆژنامەنووس، دکتۆر سۆران بەرزنجی یاساناس و شرۆڤەکار، زیرەک کەمال چاودێری سیاسی، فەرحان جەوهەر چاودێری سیاسی. ئەم کاتتان باش. هاوکات لەگەڵ ئەو هەوڵە فرەلایەنە دامەزراوەی و سیاسی و دیپلۆماسیانەی لە کوردستانە هەن بە ئاراستەی کۆتایی هێنان بەو قەیرانانەی کە هاوڵاتیانی ئێمە تووشی بوون و لەگەڵ لێک نزیک بوونەوەکانی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ بە ئاراستەی گەیشتن بە ڕێکەوتنێکی هاوسەنگ، هەوڵێکی دیکەی هاوتەری بوو، هەوڵێکی دیکەی خۆماڵیانە بە ئاراستەیەکی پێچەوانە لە ئارادان کە لە شێوەی بۆچوون و تێز و پرۆژەی سیاسی جۆرا و جۆرە تەرحەکرێ، بەڵام لە ناوەڕۆکایەکن ئەویش بانگەژەکردنی گەڕانەوەیە بۆ باوەشی عێراق و سەپاندنی وەکو ئەوانەڵێن دەسەڵاتی دەوڵەتە بەسەر هەرێمی کوردستاندا و هەندێکیشیان هەر ڕاستە و خۆیانە ئەڵێن ناردنی هێز و سەپاندنی هێزی سەربازی عێراقی بەسەر کوردستانە. هەموو ئەم تەرحە جیاواز و هەموو ئەم تەرحە دژانە لە کاتێکایە کە گەلی ئێمە وەکو ئەو وایە کە 100 ساڵ ئەزمموی ستەمدیدەی و 100 ساڵ تنگانە و 100 ساڵ جێنۆساید و تاوانە جۆرا و جۆرەکانی بەدەستی ئەم دەوڵەتەوە نەچەشت بێ و زیاتر لە 9 ملیۆن قوربانیشی بۆ ڕزگاربوون لە سایە و دەسەڵاتی ئەم دەوڵەتە شپرز و ئاڵۆزەدا نەدابێ. ئێمە لەم بەرنامەیە هەوڵە دەین مەغزای ئەو هەوڵانە شی بکەینەوە و ئەو پرسیارانە لە خۆمان بکەین کە ئایا ئێمە لە گەڕانەوەمان بۆ عێراق چیمان دەسەکەوێت؟ هاوڵاتیانی بەشەکانی دیکەی عێراق لە ناوەڕاست و باشوور چیان هەیە لە خزمەتگوزاری و لە ئاوەدانی و لە پێشکەوتن تا ئێمە خۆزگایان بۆ بخوازین و بۆیان بکەڕێنەوە؟ ئایا ئێمە خۆمان تا چەند فاکتەرین لەوەی کە ئەم قەیرانانە بەسەرمانە هاتووە و ڕێگە چارەکان چین؟ کامی لە ئەستۆی خۆمانە و کامی ئەتوانین لە دەرەوەی خۆمان چارەسەر بکەین؟ هەموو ئەم پرسیارانە لەوەیە خۆیان ئەبینەوە لە دوجارە ئێمە لە زەفەربردن بە قەوارەیەکی خۆمان کە بەرهەمی 100 ساڵ لە خەبات و قوربانیدانە چیمان دەسەکەوێت؟ ئایا ئەمە پەیوەندی بە تێزێکی ناوخۆیی خۆماڵی و لە نیەتێکی پاک و بە ئاراستەی خزمەتکردنی باشتری خەڵکی کوردستانە، یان نەخێر پەیوەندی بە قەرز و بە دەستەوایی و بە قەرزی سیاسی ئەم لاولاوە هەیە؟ من هیوادارم بپەرژەینە سەر ئەوەی کە هاوڵاتیانی خۆمان بەرچاوی زیاتر ڕوونکەینەوە لەوەی کە ئەوەی کە ئێمە ئێستا هەمانە بەرهەمی ئەم سایە و سێبەرەیەکە لە سایەی قەوارەی هەرێمی کوردستانە بەسەرمانەوەیە، وەگەرنا خوا نەخوازە لابردنی ئەم چەترەیە هیچ کات وەزعمان لە هەشتاکان و لە حەفتاکان و لە شەستەکانی سەدەی ڕابردوو باشتر نابێت. فەرموو کاک بەرەم. دەم خۆش دکتۆر، ئەگەر ئێوەش پێتان پەسەند بێ، هەموو لایەک بەخێر بن، ئەگەر ئێوەش پێتان پەسەند بێ گفتوگۆکەمانەکەینە دوو گەڕ یەکەم باز لەو هەڵمەتە میدیاییاکەین یا لەو هەوڵە میدیاییاکەین کە ئێستا لە کوردستانە هەیە بۆ بێ ئومێدکردنی خەڵکی کوردستان، بێ هیواکردنی خەڵکی کوردستان لە ئاست ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان، لە ئاست قەوارەی سیاسی هەرێمی کوردستان. ئەم هەڵمەتە بۆچی هەیە، چێ بەڕێوەیە باچی لە پشتە ئامانجەکەی چییە و ئێمە چیمان دەستەکەوێت لێ؟ لە گەڕی دوو هەما هەوڵێن وەک نەریتی هەمیشە بڵێن چارەسەر چییە بۆ ئەوەی ئەم هەڵمەتە کەمترین کاریگەری بێ، خۆ هیچ کاریگەریەکی نەبێ، چکە هەڵمەتەکە تا ئێستا هەر لە چوارچێوەی میدیایە. من ئەگەر ڕای خۆم بڵێم لەم بارەیەوە، ئێمە لە درێژایی 30 ساڵی حکومڕانیمان لە هەرێمی کوردستانە بە دڵنیاییەوە کۆمەڵی هەڵە و کەم و کوڕی و کێشە و گرفتمان هەبوو هەتا ئێستاش. ئەم هەڵە و کەم و کوڕیانە ڕەنگە هێدی هەندێک جارە لەلایەن ئەم کابینە ئەو کابینە هەوڵی چارەسەرکردنی دابێت چارەسەر کرابێ، بەڵام ئێستاش کۆمەڵی مشکلەی گەورەی زەقمان هەیە کە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی بەشێک لە ناومێدکردنی بەشێک لە هاوڵاتیانی کوردستان. بەڵام من هەمیشە ئەمە جیاکەمەوە، ئەم بوونی ئەم کێشانە جیاکەمەلەوەی کە ئێستا هەڵمەتێکی مەدروس هەیە، هەڵمەتێکە یعنی جۆرێک لە پیلاندا ڕێژی تایە. ئەم هەڵمەتە ئەوەی من بەس لە میدیا و ڕۆژنامەوانیا ئەیبینم تقریبا تەمەنی نزیکەی 15 ساڵە لە هەرێمی کوردستان. 15 ساڵێکە بێ
ڕەنگە شتێک زیاتریش بێ بە سپۆنسەری داگیرکەران و دوژمنان و نێرانی کوردستان جۆرێک لە هەڵمەد یا هەوڵ هەیە هەمیشە لە ڕێی میدیاوە خەڵکی کوردستان بێ ئومێد بکرێ ئەو بەها نیشتیمانی و بەها باڵایان گرنگیانی کە بەلای خەڵکی کوردستان و گرنگن کە شۆڕشەکانی کوردستانە مێژووی کوردستانە کولتوری کوردستانە فەرهەنگی کوردستانە زمانی کوردیە هەستی نەتەوەییە با بڵێن شەهیدانمانن ئاڵای کوردستانە دام و دەستگا شەڕیەکانی هەرێمی کوردستانە قەواری هەرێمی کوردستانە خۆیەتی وەکو نیشتیمانێکی بچووک بۆ ئەم بەشەی کوردستان بەرامبەر بمانە بێئومێدیان کەن یا زەربی سفریان کەن ئەمانە لای خەڵک لای نەوەکانی کوردستان و بەڕاستی لە سەرەتا ئەوەی من هەستم پێکرد بێ سەرەتا لە چەند کاراکتەرێکی سیاسی حیزبیەوە دەستی پێکردویانی ئەمانە لەگەڵ دوژمن و داگیرکەری کوردستان دەستیان تێکەڵ کردووە جا بە پارێ بە هەر شتێکە بەهۆی بەرامبەرەوە مەکسەبی سیاسیە کردویانە سەرەتا لەمانەوە دەستی پێکرد ئەمانە توانیان هەندێک میدیاکاری کورد بەڕاستی وەکو پێ من بکڕن ئەم ئیشیان پێ بکەن لە ڕێی میدیاکانەوە دوایی پەلیان کێشا بووە کۆمەڵێک دەستگای میدیایی کەیتر جارێ لەژێر ناوێکە نازانم ینی ئەمانە لە میدیاکانی خۆیانەوە هاوکاری ئەم هەڵمەتە بوون کە دوژمن و نەیاری کوردستان ئێوێ بیکە لە نێو قەوسێکە ئەمێ خاترگیریەک بۆ ئەو ڕۆژنامەنووسانە هەبێ کە ئەوان ڕەخنە لە حکومە دەگرن ڕەخنە لە حیزبەکانەگرن لەغرە ڕەخنە لە بەرپرسانەگرن ڕەخنە لە ئەدای حکومەت و بەرپرسە باڵەکانی حکومە دەگرن ئەمە شتێکە و ئەمەی کە من ێڵێم ئەوانەی کە بۆ ئەو هەڵمەتە ئیشەکەن لە بەرژەوەندی دوژمنان و داگیرکەرانی کوردستان ئیشەکەن ئەمە شتێکی ترە ئێستا پەلی هاویشتۆ بۆ ئەوەی کە هەموو ئاگادارن گروپێک لە پەرلەمانتاری کورد لە بەغدا تقریبا پێ6 پەرلەمانتارێکن لەوەتەی لەو شوێنن بە بەردەوامی دژایەتی قەوارەی هەرێمی کوردستانەکەن دژی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستانن ئێستا یانی لەمەیاوەستا بەس ئەم گروپانە هەمویان پێکەوە هەر تقریبا سەرچاوەلەوە دەگرن هەر ئەوانە بوون کەوتیان نابێت دەستوری کوردستان جێگیر بێت و پەسەند کرێ نابێ ریفراندۆم بکرێت دژی ریفراندۆم و سەر بەخۆی بوون مەسەرەن پێشمەرگیان ئەوت میلیشیا لە ناو قەوسێکە بە شەهیدیان ئەوت کۆیلەی حیزب ئیتر زۆر و زۆری تر جارێک باسی لا مەرکەزی مالی یەکەن جارێک باسی بە هەرێمکردنی ئەم شار و ئەو شارەکەن ئەمێستا لە ناو ئەم گروپیان بەڵام ئەوی ئێمە هەستمان خەڵکی کوردستان و ئێمەش زۆر هەستمان بە مەترسیە نەکرد تەنیا کە زانیمان لەو کاتێک کە مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کرد و بەداخەوە لە سۆشیال میدیا و هەندێک هەتا لای ئەعلامی سەرۆک وەزیرانی عێراقیش و هەندێک دیمەن بڵاو بۆ بە تایبەتی لە شاری سلێمانی لایەن گروپی خەڵکی بچووک گروپی بچووکی خەڵک هەندێک دروشمیان بەرز کردبەوە کە بەڕاستی ئەو دروشمانە کاڵێ با بچینەوە سەر عێراق یا با موسەکان نامچێتەوە سەرەیە وەرە سەرۆکایەتی ئێمەش بکە یعنی باماناه و مەبەست شخصی مستەفا کازمی بەست ئەوەیە ئەمانەوە ئێمە بچینەوە بن دەستی دەوڵەتی عێراق بەڵام شتە هەرە سەیرەکە ئەوەیە کە لە باشوور و ناوەڕاستی عێراق وەکو دکتۆر سۆرانوتی شتێک نییە تۆ هیوای بۆ بخوازی کوردێک هیوای بۆ بخوازێ بچێ بۆیە بە هەموو پێوەرێک شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان زۆر لە شار و شارۆچکەکانی باشوور و ناوەڕاستی عێراق پێشکەوتوترن هەروەها ئەزمموی حکومڕانی هەموو حکومەتە یەک لە دوایەکانی هەرێمی کوردستان لە هەموو حکومەتەکانی عێراق ئەدایان باشتر وە سەرڕای هەر کەم و کوڕی و گیرروگرفتیە کە ئێمە خۆمان زۆر ڕەخنەمان لێگرتووە و باسمان کردووە کۆتایی قسەکان بۆ هێنم بەڕێز مەسرور بەرزانی لە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە دیمانەی لەگەڵ میدیا عەرەبیەکان زۆر بەوردی وتی ئەم حکومەتانی عێراق تا ئێستا 195 داهاتی عێراقیان خەرج کردووە و سەیری شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراقکەن بزان چ شتێکی تایە ئێمە بتوانین لاسایی بکەینەوە بەڵام لە هەرێمی کوردستان بە سەردەمی هەموو حکومەتەکان هەمیشە 105 داهاتی عێراق هاتووە سەیریشی کەن یعنی سەرڕای هەر تێبینێک ئێمە لەسەر هەرێمی کوردستان هەمان بێ بەڵام بە هەموو پێوەرێک زۆر لەو شار و شارۆچکانی باشوور و ناوەڕاستی عێراق پێشکەوتوترن کاک فەرحان ئەم هەڵمەتە بەڕایەوە چی لە پشتە چۆنە ئامانجی چییە ئەتوانین نایبنین هەڵمەت خۆی حقیقەتەن ئەو بابەتەی کە وڕژاویان باست کرد و هەموو ئەو
وەکو فاکتێک هەیە لە کوردستان و لە عێراقیشدا یان ئەو بارودۆخە تێک ئالۆزەی لە منتەقەکە بەگشتی هەیە و دواتریش لە عێراق هەیە و ئێستا عێراق ئەو عێراقان نییە کە ئێمە بتوانین هیوای لەسە هەڵچنین. ئایا ئەوان نمونەیەکی جوانیان تاکو ئێستا لە ماوەی 17 ساڵی حکومڕانی خۆیاندا پێشکەشیان کردووە بە تەکید نا هیچ نموزەجێک نییە هیچ نییە کە ئێمە بتوانین پێی بڵین باشە ئەمڕۆ عێراق لە هەموو ڕوویەکەوە سەرباری ئەو هەموو داهاتە زەبەلاحەیکە لە عێراقا هەبووە نەیانتوانیوە تاکو ئێستا جادەیەکی خۆش بنیاد بنین. ئەوە بوو دیتن ڕئیس وەزەرای عێراق کە هات مستەفا کاظمی هاتە هەولێر ئەم جادەی بینی گوتی بانگی ئەم مستەسمیرەم بۆ بکەن ئەم ڕئیسی گروپم بۆ بکەن کێ ئەم جادەی کردو بە من ببینم ئەوە بوو کاک خاڵ خۆشناوی بینی داوای لێ کردووە وەرەکا کە جادەیەک ئەو هەمان بوو لە بەغدا بکە یعنی لە سەردەمێکدا بەغدا عاسیمەی جیهان بووە لە سەردەمێکدا بەغدا شارێکی زۆر درەوشاوی هەموو جیهان بووە نەک هەرماوی سەقافەت بووە لە شەرق سەرچاوی بە تەکید سەقافەت و حەزارەت بووە بەڵام ئەمڕۆ جادەیەکی وەکو هەولێری نییە و خۆی دێت لەگەڵ ئەو ڕئیسی گروپی دادەنیشیتن و داوای لێکە کە ئاوەدانێکیان شتێکیان بۆ بکاتن. ئەمە نیشانەی ئەوەیە کە بەڵێ بەغدا بەو هەموو بوجە زەبەلاحەیکە لە بەردەستی شی بووە و بەو کەمە بودجەی کە بۆ ئێمەشیان ناردووە نسبەتێکی بۆ نمونە ئەوان 12 بۆ ئێمە ناردووە یعنی 188یان سەرف کردووە 112 ئێرە زۆر جوان باشتر بەکار هاتووە لە 188 ئەوان لە ڕووی کارەباوە لە ڕووی خەدەماتەوە هەردوێنێ لە بەیاننامەکەی سیستانی ڕادیار بوو کە داوای لەگەڵ بلاسخار دانیشت داوا ئەکە حکوومەت هەندێک خەدەمات پێشکەشی خەڵک بکاتن یعنی لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی پێشکەوتنەوە لە ڕووی سەقافیەوە یعنی بەڕاستی بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێ بە عێراق سەرباری مەسەلە ڕۆشنبیریەکان و بەڕێوەبردننی شێوازی حکم و هەبوونی میلیشیات و اختطاف و تدخلاتی ئیقلیمی و لاوازبوونی سەروەری خودی عێراق لەلایەن دەوڵەتەکانەوە کە پێشەی لەکرێتن ئەمە بە حکمی ئیدارە خراپە کە لە ناوخۆ ئیدارە خراپ و سەروەری لاواز دەبێتن. ئەمڕۆ ئەگەر حکوومەتی عێراق بیەوێتن بە سەردانێکی مستەفا کاظمی بۆ هەردوو مەرزی برایم خەلیل و باشماغ سەروەری عێراق دەگەڕێتەوە سەروەری عێراق بەوەدا ناگەڕێتەوە بەعکسەوە سەروەری عێراق لە ئەسڵا بەهۆی ئەو میلیشیانە پێشێرکراوە کە لە دەرەوە ئەمر وەرەگرن بۆ لێدانی مؤسساتی حکومی ئەبێ ئەمێ چارەسەر بکاتن بەوە نییە ڕئیس وەزەرای عێراق هەموو کاتێک بۆی هەیە ڕئیس وەزەرای و کەس ڕێشی نەگرتووە بچێ هەر سەردانی هەر شوێنێک بکاتن وەکو چۆن وەکو هەموو کەسێک بەڵام ئەمە بەکار بێتەوە جارێکی تر لەلایەن بکرێتە هەڵمەتێک بۆ لێدانی ئەزمموی ئێرە بە تەکید ئەوە پێم وابی ئامانجەکەی ناپێکێتن لەبەرەوەی دیارەکە عێراق چ جۆرە ئەزمموونێکی لەم ساڵانەی دواییدا پێشکەش کردووە جێشێکی منهار گروپێکی تونڕەو دێتن لە دەرەوەی سنووری خۆی دێتن و وڵاتەکەی داگیر دەکات یەک لەسەر سێ وڵاتەکەی داگیر دەکات سەربازەکانی هەموو ئینهیار دەکاتن جێشەکەی ئینهیار دەکات ناچارە پەنا بباتەوە بۆ دروستکردنی هەندێک میلیشیا بۆ ڕێگرتن لە داگیرکردنی پایتەختەکەی و لە ئەمانە ئەو نمونە زەقاننە کە بەرجەستە بوون لە عێراقدا ئەمڕۆژ بە هەمان شێوە ئەو مستەفا کاظمی کە تاکو ئێستاش هاتوتە سەرۆکوەزیرانی عێراقا بەڵام لە ڕووی کردداریەوە جگەل لە مەسلەی میدیایی و ئیعلامیدا تاکو ئێستا نەیتوانێەوە یەک هەنگاو بچێتە پێشەوە هیچ شێوەیەک نەیتوانیوە چەک کۆبکاتەوە لە دەستی ئەم میلیشیاتانە نەیتوانیوە بکەر و بکوژانی ئەم چاڵاکوانە مەدەنی و ڕۆشنبیرانە لە عێراق ڕۆژانە ئەکرێن بدۆزێتەوە و هەروەها نەیتوانیەوە خدماتێک پێشکەش بکرا لەلایەکی تریش با ئەمەش بڵین یعنی عێراق بە پێچەوانەوە لە سەردەمی کازمیدا هەر ناتوانێت هیچ شتێک پێشکەکە بەهۆی ئەو ئەزمە گەورەی اقتصادی کە خۆی تووشی بووە و تووشی ئێمەش بووە لەبەرەوەیش بەهۆی ئەم میزانی ساڵی داهاتوو 67 میلیارد عەجزی هەیە 67 میلیارد بۆ ساڵی داهاتوو عەجزی هەیە سەربارەوەی 140 میلیارد دلار قەردارە هیچ پرۆژەیەکیان نوێیان پێ ناکرێت تەنها ئەگەر بتوانن بکەن هەندێک پرۆژەی کۆنە تەواو بکەن ئەویش ئەگەر پێیان تەواو بکرێتن کەواتە جگە لە موچەدان کە ئەویش دەبێت بە قەرز بیکاتن و لە بانقی ناوەندی قەرزی بکاتن و یان قەرزی دەرەکیش و قەرزی ناوەکیش بکاتن بۆ ئەوەی بتوانێت تەزدیدی موچەخۆرانی خۆی بکاتن کە زیاتر لە 6 میلیۆن کەس مۆزەفی هەیە بۆیە بە پێچەوانەوەی عێراق نەک ناتوانی بۆ ئێمە چ بکاتن بۆ خۆشی ناتوانانی چ بکەن لە ساڵی ئایندەدا بەو شێوازەی هەیە بۆیە ئەوەی ئێمە منەتیش نییە ئەو بتوانێت بۆ ئێمە پارە بنێرێتن بە پێچەوانەوە لە سەریەتی واجبە لەسەر عێراقدا بە
ئەمە فەرزێکە و ئەمە نەپارانەوەیەکە و نەهەدیەکیشە پێشکەشمان بکاتەوە. کاک زیرەک ئێستا ئەو ڕاستیانەی کە کاک فەرحان ئێڵێ ئەمە هەمووی ڕۆژانە بڵاوە بێتەوە بە داتا بە ئەرقام. بۆچی من مەبەستم گلەیەکە لەو میدیا کوردیە ئەوەی کە لە میدیای دەرەشە ئەوترێت هیچکێ لە عێراقی ئەوترێت بەس ئەم میدیا ناوخۆیی کوردستان ئەم سۆشیال میدیایە ئەم ڕیکلامە زۆرە چییە بۆ گەڕانەوە بۆ عێراق و بۆ هەڵەشانەوەی هەرێمی کوردستان و بۆ خستنە سەری موچە و جارێک هەرێمی کردنی ئەم شار بە هەرێمکردنی ئەو شار ئەنی سەرچاوەکەی چییە؟ ئامانجی چییە؟ کاک بەرەم تۆ ئەگەر تێبینیت کردبی ئەو مەسلەی هەوڵی بەلا ڕێدابردننی ڕاستیەکان و چاواشەکردنی ڕاستیەکان نەک لە مێژووی میلەتی ئێمەدا لە مێژووی هەموو گەلانی دنیا مێژوێکی دوور و درێژی هەیە. دوو ئەگەر تۆ تەماشای سەرەتاکانی دروستبوونی بزوتنەوەی ڕزگارخوازی گەلی کوردستان بکەیت سەرک تەماشای شۆڕش و خەبات و تێکۆشانی میلەتی ئێمە بکەیت بە درێژایی مێژوو هاوشانی قوربانی دان و خەبات و تێکۆشان هاوشانی شەهیدبوون و گیانبازی بەڵام لە بەرامبەر ئەوەشدا دەوژمێکی سیاسی ناوخۆیی شەبووە کە دش بە شۆڕش و دش بە نیشتیمان و دش بە بەهاکانی نیشتیمان بوو ئەمە مێژوێکی دوور و درێژی هەیە. دوو ڕەنگ بێمە و پرسیارە لە خۆمان بکەین کە باز لەوە دەکرێت با بڵێن دەنجێکێ باز لە هەڕۆشانەوەی قواری هەرێمی کوردستان دەکات و ئیش بۆ دەکات و هێزێکێ و تەوژمێکەیە کە لەسەر مەسەلەی بەهار نیشتیمانی و نەتەوەیەکان کار دەکات. من پێم وایە بەڕاستی ئەمانە هێز و گروپی بچووک بچووکن ناتوانن کاریگەری لەسەر ڕای گشتی دابنێت و ئەوانش جۆرە جۆرن ئێمە ناتوانین هەمویان بخەینە ژارچێەوە یەک قالب. بۆ نمونە کەسێک دەڵێ با بوو سەما بچێتەوە سەر بەغدا ئەمانە بەڕاستی هەمویان وەک یەک نینە خەڵکێکەیە فەرمانبەرێکەیە ژیفانی بەتاڵە هەژارە دەستی کورتە لەو پڕی بەراعەتەوە ئەو قسەیە دەکات ئەمە ناتوانین بەڕاستی هیچ جۆرە گلەی و ڕخنەیەکی لێ بگرین. بەڵام خەڵکێکیش هەیە کە بەڕاستی موچەیەکی بەرزی هەیە ئامادە نەدەست بەرداری ئەو موچەیە بێ کە لە میزانی ئەو میلەتە وەری دەگرێ بەڵام باز لەوەش دەکات موچە بچێتەوە سەر بەغدا. باشە تۆ خۆت دەست بەرداری ئەو موچەیە بە کەوەری دەگری کە بە چەندین میلیۆن دۆلار ئەو کاتی تۆ من دەتوانم بڵێم کاکە تۆ مەبەستێکی ئاسایی تێ لە قەواتە مەبەستم هەیە مەشتەکان لێکجا بکەین هەمووی نەخەینەی چوارچێوەی یەک قالب. دیسا تاکید دەکەمەوە گلەیی و داواکاری فەرمانبەرێک بۆ گەڕانەوەی موسە بۆ سەر بەغدا کە من لەگەڵ ئەو بۆ چونەژنیمە جیاوازە لەوەی کە کەسێک بە مەبەستێکی سیاسی یان ئەو ململانەی سیاسیکەوە لە هەرێمی کوردستانێک کە بەداخەوە من ناوم لێ ناوە ینی ئێستا لە ئێستادا کە کورد تەماشای هەندێک میدیا و سۆشیال میدیا و گوتاری سیاسی هەندێک لەلایەنە سیاسەکان دەکەی هەز دەکەی کورد کێشەی لەگەڵ خۆیەتی لە ئێستادا کێشەمان نە لەگەڵ تورکیا نە لەگەڵ ئێرانە نە لەگەڵ عێراق نە لەگەڵ سوودیایە. بۆیە من وەکو خاڵ ئاماژەم پێکرد کاریگەری لەسەر ڕای گشتی دانانێ بەڵام پرسیار ئەوەیە میلەتێک نەتەوەیە کە قۆناغی ڕزگاری نیشتیمانی تەواو نەکرد بێ کە قۆناغی ڕزگاری نیشتیمانی تەواو نەکرد بێت دەتوانێت دەستبەرداری فکری ناسیۆنالیستی و شۆڕش و خەباتی تێکۆشانی نیشتیمانی بێ زۆر زەحمەتەوە کە قۆناغەکە تەواو نەکردووە هەتا قۆناغی ڕزگاری نیشتیمانیش تەواو نەبێ جینۆساید و ئەنفال و پاکتاوکردنی ڕەگەزی لە دژی گەلی کوردستان ئەگەرێکی کراوە و نزیکە. بۆیە من پێم وایە دەبێ ئێمە بەو شێوەیە بیر بکەینەوە کە ئێمە لە قۆناغێکدا دەژین تۆ تەماشاکە بەڕێزە ئەو جەنابتان هەموو تا شارەزایتان هەیە لە بواری سیاسیدا ئەو پرسیاری ئەوەی کە دەڵێن مەسەلەی نەتەوایەتی نیشتیمانی باوی نەماوە ئایا ئەمە ڕاستە؟ تا ناوەڕاستی سەدەی بیستەم جووەکان با بڵێن نازانم یەهودی هەر ناوێکی جووەکان خۆیان پێیان خۆش بڵێ جووەکان بەڵێ جووەکان لەسەر ئاستی دنیا سیاسەتیان نەدەکرد باسی نیشتیمانیان نەدەکرد باسی نەتەوایان نەدەکرد هەمووی خەریکی مۆسیقا و هونەر و ڕۆمان و شعر و شتە معریفیەکان بوون شتە ئەدەبی هونەریەکان بوون. بەڵام ئەمە لە هۆلۆکۆست نەیپاراستن هۆلۆکۆستیان بەسەرات کەواتە ئەگەر جوو لە سەرەتادا ئیشان بکرد بە بۆ مەسەلەی نیشتیمانی خۆیان و بۆ نەتەوەی خۆیان و بۆ قەواری سیاسی و مێژوی خۆیان بووی هەبوو ئەو جینۆسایدیان بەسەرێک کە لە هۆلۆکۆست بەسەریان هات ئەگەر بهات بە ئێمە لە سەرەتاکانی سەدەی بیستەم شان بە شانی گەلانی تر
دەوڵەت و قوارێکی سیاسیمانە با جینۆسایدی ئەنفال و شیمیابارانمان بەسەر نەدەهات. ئایا ئەمە دەکرێت دیسە ئەوە تەزیل بکەینەوە دەستبەرداری فکری نیشتیمانی و ناسیۆنالیستی و خەبات و تێکۆشانی خۆمامیل بە بیانووی هەبوونی گەندەڵی من ڕاشکاوانە لێرە ڕای دەگەێنم. ئەو بەرپرسەی کە پۆستێک وەردەگرێ بە پێی کارنامە و یاساکانی فەرمانگەکەی کارناکات و پۆستەکەی ئیستیغلال دەکات بۆ گەندەڵی هەر ئەوەندە مەترسیدارە بەقەد ئەو کەسەی کە مەسەلەی گەندەڵی دەکاتە بیانوەک بۆی ئێمە دژی ئاڵا و دژی ئەی ڕقیب و دژی نیشتیمان و دژی وڵاتەکەمان بوەستین هەردووچان مەترسیدارن چونکە لەبەرەوە چۆن دەرمانی ئێکیسپایر بەڕاستی ئازار و زیان بەجەستەی ئینسان دەگەێنێ فکری چاواشەکاریش ئاوە ئازار بە ئینسان دەگەێنێ من جارشتر لەو بەرنامە ژوان گوت دەڵێ دوو کەس کۆمەلگاوێران دەکات یەکیان ئەوەی دەزانێ و قسە ناکا یەکیان ئەوەی کە قسە دەکا و نازانێ قسە بکە بۆیە من پێم بەڕاستی ئێمە یەکەم جار قەبارەکەی زۆر گەورە نەکەینەوە ئەوەی داوای هەڵوەشانی قەواری هەرێمی کوردستان و دژاتی کردنی نیشتمان دەکەێت تا ئەو دەقێژ لای گەلی کوردستان ڕخنەی زۆرە لەو دۆخە سیاسی ئێستا بەڵێ ڕاستە چەندین بەرپرس و چەندین پرۆژەی سیاسی لە وڵاتی ئێمەیە کە بە پێچەوانی گەلی کوردستان و بەژۆندەکانی گەلی کوردستانیش دەکات بەڵام هەتا ئێستاش مەسەلەی نیشتیمان مەسەلەی نەتەوە مەسەلەی مافە نیشتمانەکان لای گەلی کوردستان بەڕاستی مقدسە پرۆژەیەکە با خەڵکێکیش تووڕە بێ با خەڵکێکی ناڕزایی دەرببڕێت دژی قەواری هەرێمی کوردستان و دژی قۆناغی سیاسی هەیە من پێم وایە سەرنجام ئەگەر ئێستاش ڕیفراندێمەکە ئیستیفتاک بکرێتەوە هەموو میلەتی ئێمە گەل ئێمە وڵاتەکەی خۆش دەوێت کوردستانی خۆش دەوێت دەیەوێت وەکو گەلان و نەتەوەکانی تریش بەڕاستی ئازادی و سربەخۆیی بەدەست بهێنێ بۆیە پێم وایە ئێمە ناتوانین دەستبەرداری کوردبوونی خۆمان بین هەنە ئارنێت قسێشی هەیە کە بۆ خۆی فەیلسوفێکە دەڵێت کە وەک جوولەکە پەلاماریان دای دەبێ وەکو جوولەکە بەرگری لە خۆت بکەیت من ئێستا وەکو کرێکارێک پەلامار بدرێن دەبێ وەکو کرێکارێک بەرگری لە خۆم بکەم من وەکو کورد پەلامار بدرێن وەکو تورکمان وەکو عەرەب وەکو ئاشوری دەبێ بەو شێوێ بەرگری لە خۆم بکەم بۆیە من پێمە ئەوە کاریگەریەکی زۆری نیە لەسەر ڕای گشتی و قەزیە نیشتیمان و نەتەوەش و لای گەلەکەمان و لای هەموو ئەوانێک کە وڵاتەکەیان خۆش دێ یعنی گەندەڵی لەلایەن نابێتە پاساوێک کە ئێمە دەستبەرداری ئەو بەها جوانانە بێت دروستە ئەوانەی کە فەرموود مامۆستا بەس قەناعەتی من یەک شتە یعنی ئێمە خۆ ئەبێ ینی بای ئەوەندە ڕێز و تەقدیرمان بۆ ڕابردووی خۆمان و بۆ ئێستا و بۆ داهاتووشمان هەبێ کە میلەتێک ئەزمونێکی 100 ساڵی لەبەردەستا بێ تۆ چۆن ئێستا دەی جارێکی تر هەمان دەهۆڵی دراوی بۆ لێ دەیتەوە و داوای لەیەکەی کە شتێک 30 ساڵ لەمەوبەر بەدەستی هێناوە نەخێرۆرە سفری کەرەوە بگەڕێرەوە بۆ ئەوەی کە 30 ساڵ لەمەوبەرتیایە بوویت ینی وڵاتەکەش کێ بێ وڵاتەکەش ئەو وڵاتەش پرز و شلۆقە بێ کە هەر لە 100 ساڵی ڕابردووە کە دروست بووە لەبەرەوەی زۆر جارێمەم قسەیەمان کردووە لەبەرەوەی بە لۆجیکی یاساییش ئەڵێت شتێک کە لەسەر بەتاڵ و لەسەر شتی بێبنەما دروست بوو هەرچیشی لەسەر بنیاد بنەی هەر بەتاڵ دەرەچێ ئەم وڵاتەی کە دوجار ناوی لێنراوە عێراق لەبەرەوە سەرەتا و دروستکردنەکەی هەر بە شێوازێکی ئەوتۆ بووە کە ڕێز و تەقدیری خەڵکی تیانەگیراوە و ڕەچاوی مافی ئەوانەی تیانەکراوەکە کە دوجار بە زۆرە ملێیی پێکەوە بەستراون ینی ئێمە هەموو جارە ئێڵین ینی نمونەی شیعە و سوننە بێنەرەوە ئەوان خاوەنی مێژوویەکی سەدان ساڵ لە ململانەی سیاسی و خوێناوین لە نێوانێکە تۆ دەی پێکەوەیان ئەبەستیتەوە ئەڵێ ئەبێت لە ناو وڵاتێکا بن و سەرباری ئەمە دەی میلەتێکی جیاوازتر لەوان کە ئادەمیزاد بوون نەبێ هیچ فاکتەرێکی دیکەی هاوبەش لە نێوان دوو گروپەکەی ترانیە کەمە بەستم لی گەلی کوردستانە ئەمانیش پێکەوە ئەلکێنی سەرنجام ئەم کیانەی لێ دەرەچێت کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو بە جیاوازی ئەزمونە سیاسیەکانی بە جیاوازی سیستەمە سیاسیەکانی بە جیاوازی ئایدۆلۆجیا و بە جیاوازی بیرکردنەوەی سیکۆلاریزم بوو بێت و هەروەها مەزهەبی بوو بێت ناسیۆنالیستی عەرەبی بوو بێت دەرەنجامەکە هەر یەک بووە ئەوەی ئێمە بینیومانە نائارامی بووە پرزەبوون بووە بنپێخستنی ماف و داخوازیەکانی خەڵک بووە ڕێز و تەقدیردانان بووە بۆ ئینسانیەتی ئینسان ئێکەواتە لە ناو وڵاتێکی لەم شێوەیە من ئێستا توانیومە قەوارەیەکی تیا دروستکەم و ئێستا توانیومە تا ئەندازەیەکی زۆر پەیوەستبوونم بەم کیانە شپرز و شلۆقەوە نەبێت کە بۆتە مای نائارامی بۆ تەواوی ڕۆژەڵاتی ناوەڕاستیش ئێستا بەچی لۆجیکێک من بێم
مەسەلەن بانگەشە ئێوە بکەم کە بۆی بگەڕێمەوە. ینی ئەو فاکتەی کە ئێوە باستان کرد دروستە، بەڵام خۆ ئەگەر بچینە سەر ئەو داتا فەرمیانەی کە عێراقمان بۆ هەڵەسەنگێنن با لە بۆچوونی منەوە نەبێت لە بۆچوونی جەنابیشتەوە نەبێت. ینی مەسەلەن ئێمە داتاکانی ڕێکخراوی شەفافێتی جیهانی بخوێنەرەوە لە ساڵی 2005ەوە 15 ساڵی لەسەرێکە عێراق لە پێشەنگی هەرە گەندەڵترین وڵاتەکانی سەر عەرزایە. ئەوە داتاکانی خۆ بەردەستەوە توانی تەماشای بکەین. لەلایەن یەکێتی ئەوروپاوە خراوەتە لیستی ڕەشی ئەو وڵاتانەی کە تۆ بە هاوبەشی دارایی ناکرێ قوبوڵیان بکەی لەبەرەوە وڵاتێکە کە گەندەڵە و سەرۆرێتی یاساییان نیە و تاوانی سپیکردنەوەی پارە و ئاودیوکردنی شتی قاچاق و ئەوانەی تایە بە شێوەیەکی ڕێکخراو لەلایەن گروپی ڕێکخراوە تیا ئەنجامەدرێ و بە هەمان شێوە لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە تایبەت بە مافەکانی مرۆڤ تایبەت بە مافەکانی ژنان ینی لە کۆی 180 وڵات عێراق لە ڕیزبەندی 172 هەمینە واتە تەنها وڵاتی دیکەی خراپ لە دنیاە هەن تایبەت بە ڕەچاوکردنی مافەکانی مرۆڤ. ڕێکخراوی هیومن رایتس وۆچ هەموو ساڵە ئەوە 14 ساڵی لەسەرێکە من بەراوردم کردووە عێراقی لە ڕیزی دیسانەوە لە داهەرە وڵاتە مەترسیدارەکەی دنیا بۆ مافی مرۆڤ عێراق هەمیشە لە پێشەنگی ئەوانایە و تازەترین ئامار و زانیاری کە ڕێکخراوی تەندروستی جیهانی مانگانە بڵاوێکاتەوە تایبەت بە وڵاتانەی کە چۆن ئیدارەی ئەزمەی کۆرۆنایان داوە عێراق دیسانەوە لە کۆی 180 وڵات کە دیراسەی لەسەرەکرێ عێراق سێهەمین خراپە ینی تەنها دوو وڵاتی دیکەی خراپ کە سوودان و ئەفغانستانی تەنها لە پێشەوەیە بۆ لەبەرەوە ئەڵێت تەنها عێراق توانیوێتی لە ماوەی ئەم ئەزمەیە 1.8 لە بوجە نیشتیمانەکەی بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیەکانی خۆی تەرخان بکات. ئێکە ئەمە دیمەنەکە بێ لە بەرچاومان. ئەو وەزعی هاوڵاتیەکانی شێتی کە بە درێژایی هەشتمانی ڕابردوو و زیاتریش ئەگەر بگەڕێنەوە بۆ سێپتەمبەری ساڵی ڕابردوو و لەو کاتەشی کە بە شێوەیەکی چڕ لە مانگی ئۆکتۆبەرا دەست پێکاوەی ناوێن ناوە شۆڕشی ئۆکتۆبەر لە عێراقا هاوڵاتیەکانی عێراق بە بەردەوامی ئێستاشی لەگەڵا بێ بە ئاست و بە ڕێژەی جیاواز لەسەر شەقامن و ناڕەزایی دەرەبڕون و هاوار و ناڵەیانە. بەڵام لەگەڵ ئەوەشە کە ئەمە حاڵی عێراق ئێمە لە بەرچاومان. بەڵام ئایا فاکتەرە ناوخۆیەکان کە من لە پێشەکەکە شاوتم ئایا ئێمە خۆمان کەم دەستمان هەیە لەوەی کە ئەم ئەجێندایانە لانی کەم ڕەواجی بۆ پەیدا بێ لانی کەم بازاڕی بۆ پەیدا بێ لانی کەم کڕیاری بۆ پەیدا بێ بە دڵنیاییەوە ئێمە خۆمان بە درێژایی با بڵێن 30 ساڵی ڕابردووە لە 2003ەوە حسابی بکەی سیاسەتێکی تۆکمەی ئابووری باشمان نەبووە کە بیر لەوە بکەینەوە کە تۆزێک ماڵی سپی لە ڕۆژی سپیا هەڵگرین بۆ ڕۆژی ڕەش کە ئێمە خۆمان ئەمەمان نەکردبێ و کە ئێمە نەمانتوانین بێ بەرگەی قەیرانێکی بچوو گیان گەورەی ئابووری بگرین و خەڵکەکەی خۆمان وا ڕاهێنابێکە هەر کات بوو بەغداد بەشە بووجەی نارد تۆش لێرە موچەکەت وەرەگریت و هەر کات نەینارد وەری ناگری ئێکەواتە نابێ گلەی لە هاوڵاتیەکی ئاسایی تووڕەی ماندووی شەکەت دەستی قەیرانەکان بکەین کە ئەگەر لە کاردانەوەیە تەرحێکی لەم شێوەیە بکە یان هاوارێکیشی لێبەرز بێتەوە ئەمە لای من تێگەیشتنم بۆ ئەمە هەیە. بەڵام ئەوەی من باسی ئەەکەم دیوەکەی ترێتی نەخێر ئامانجە سیاسیەکەیە کە ئەوێت بێ ئەم تووڕێی و ئەم قەیرانەی خەڵک بۆ ئەو ئەجەندا مەترسیدارە بقۆزێتەوەکە کە لە ئارادایە ئەگینە لەسەر ئاستی هاوڵاتی ئێمە هەر شتێک بڵێ حەقێتی چکە حکوومەتی ئێمە هەرچەندی بۆ کردووە هێشتا هەر کەمی بۆ کردووە هەرچەند دەستکەوتی کردبێ زۆری کردبێ و کەمی کردبێ هێشتا هەر کەمی کردووە چکە هاوڵاتیانی ئێمە مستحقی لەوە زیاترن بەڵام حکوومەتی ئێمە کەم تەرخەمی هەیە بڵێ کەم تەرخەمی هەیە بەڵام ئیشی زۆر باشتری کردووە بەراورد بە هیچ کوێیەکی تر ناکاکە بایمە لۆجیک نییە من بێن بەراوردی حکوومەتی هەرێمی کوردستان بە فنلەندا و بەکوێ بکەم من بەراوردێکم بە حکوومەتێک کە ئێستا بەشێک وەکو تێزی سیاسی بانگەشاکرێکە کە دەسەڵاتەکەین بۆ بگەڕێتەوە بەراوردێکین بە عێراق کاکە خۆ ئەمە ئەو نمونەی کە جەنابەت باست کرد ڕوونە ینی لۆجیکێک نییە فاکتەرێک نییە کە قەناعەت بە من بێنێ بۆی بگەڕێمەوە بەڵام بەداخەوە کلێنی ناوخۆیی هەیەکە لەوێوە دزە ئەکرێەوە ئیستیغلالی تووڕێی و با بڵێن ناڕەزایەتەکانە لە قسەکانی دکتۆر سۆران و هاوڕێزیرەکیش من شتێک هەیە بۆی حەزم نەکرد تێکەڵێ منەمێ زۆرتر ئەم گروپانە وردکەمەوە یعنی باسی هەڵمەتێکی میدیایەکەین بانگەشەیەکی میدیایی لە بەرژەوەندی ئەجێندایە کە ئەجێندای دوژمنانی کوردستان ئەجێندای داگیرکەرانی کوردستان ئێمە بە تەحدیدی باسی ئەواکەین و من
کێشەکانی کوردستان کە کەم و کوڕەکانی حکومڕانی لە کوردستان زوو جیام کردەوەتم ئەمانە شتێکی ترەوە بێگومان ڕۆڵیان هەیە لە بێئومێدکردنی خەڵک بەڵام ئەمە شتێکە و ئیشکردن بۆ ئەم ئەجێندای دوژمنان شتێکی ترە من حەزەکەم ئەوەی کە من ئەیبینم من تەنیا وەک ینی هەموو زار لە هەموو ئەڵقەیەگەی لێم وەکو دیدی ڕۆژنامەوانی قساکەم ئەمن کەی بینم 5-6 گروپ هەن لە بەرژەوەندی ئەم ئەجێندایی ڕەشکردنی کوردستان قەواری هەرێمی کوردستان لە بەرچاوی خەڵک مەسەن میل بۆ ڕووخاندنی حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتێکە زۆر پێوەیمان کورد زۆر پێوەیمان دووبووە ئەتیکی هەر حەز بەکێی با بەڕێوە گرنگ نییە گرنگ ئەوەیە تۆ نابێ میلی ڕووخاندنی کیانێکت هەبێت کە جێ هیوایە بۆ هەر چوار پارچەی کوردستان من ئەڵێم گروپەکان گروپیەکان ئەو کەسانن کە بەڕاستی لە بێزاری و لە تووڕێیاگەڵێن هەست بەبوونی نەعەدالەتیەکەن هەست بەبوونی گەندەڵیەکەن ئەمە هەست بە بوونی کەم و کوڕی گەوراکەن و هەست بەبێ بەشیەکەن لەم داهاتێک کە لە کوردستانە بە درێژای ئەم ساڵانە هەبووە ڕۆژانە بەرچاویانە ڕەنگە ستەم ببێ ستەم بین یا ستەم لە خۆیان بکرێت ئەمانە ئەم تووڕەبوونێکی ڕەوایە و ئەبێ ڕێزی لێ بگیرێت ئەمە ئەم گروپە نەبێ ڕێزیان لێگیرێت جگەل لە دروشمی لە قەوسێکە لەم دروشمی دژایەتی کوردستان وەکو نیشتیمان ئەگەرنە هەرچی قسەیەکی تر ئەڵێن لە تووڕەبوونا ڕەوایە و من هەمووشمانە بە هیوا بخوازین حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگای پەیوەندیدار ئەبێ کارێک بکە دڵی ئەمانە خۆشکە و ئارامیان کاتەوە ئەو تووڕێی ڕزگاریان کە من هیوادارم چیتر موسێ ئەنی مشکلەی موچە نەمێنێ بۆ ئەوی ئەم خەڵکانێ بەهۆی نەبوونی موچ و ئەم تووڕێیە گرتوونی ئەوانیش ئارام بنەوە و بە دڵنیایەوە خەڵکانێکیان تیا زۆر دڵسۆزە زۆر ماندووە لەگەڵ وڵاتەیە و بە هیچ شێوەیەک ئامادەنیە لە ئەجێندای دوژمنانی کورد کار بکە گروپێکی تر هەن حیزبە سیاسیەکانن بەشێک لە حیزبە سیاسیەکانن کە حەسادەتی سیاسیان هەیە بەرامبەر سەرکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمان پێیان خۆشە حکوومەتی هەرێم لە هیچ بوارێکە سەرکەوتو نەبێت بڕوا بکە هەندێک حیزب هەیە پێی خۆشە سەدان هەزار کەس بمرێ بەس بۆی بڵێن حکوومەت شکستیانە لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە زۆشتی تریشە گروپێکی تر هەوەی کە لە سەرەتاوە باسم کرد ئەو هەندێک میدیاکارن قەڵەم بەدەستیان ناوەنەی سیاست مەدارن پەرلەمانتارن لەگەڵ ڕێزم بۆ هەموو پەرلەمانتارانی تر لە عێراقیش و لە بەغداش ئەمانە بەڕاستی بڕیاریان ناوە ویژدانی خۆیان بوونی خۆیان بیری خۆیان بفرۆشن بە بێگانە و بە دوژمن وەمانە خۆیان ساخدۆتۆ کە لە بەرەی دژە میلەتن و کوردستان ئەگەر ڕۆژێ لە ڕۆژنە هەرێمی کوردستان بێتە سویسراش ئەمانە هەر دژیە بن گروپێکی تر هەن ئەوانن کە لەگەڕ ڕێزم کە لە مەجلیسام ناوانە ئەم شتانە بەکارێن دز و قاچاقچی و گەندەڵن ئەمانە شەر نییە لە بەرەی دژ بە هەرێم بن حکوومەت بن لە ناو حکوومەتیشا هەیە لە ناو حیزبە دەسەڵاتدارەکانیش هەیە لە دەروی حیزبە دەسەڵاتدارەکانیش خەڵکانەشی دزن قاچاقچی گەندەڵن و ئێستا لە ناو کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە هەوڵی جددی هەیە بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پرۆژە هەیە پرۆژە پێشکەشەکرێ پرۆژەی تر لە ڕێیە ئەمانە زائیدەن هەموو ئەوانەی کە چاکسازی و ڕوبەڕوونەوەی گەندەڵی لە بەرژەوەندیانە نیە ئەمانیش گروپێکن ڕەنگە توانای میدیایی خۆشیان بخەنە گەڕ پارەش بڕژیانن بۆ سۆشیال میدیا بۆ ئەوەی خەڵک بێ ئومێدکەن بەرامبەر ئەزمموی حکومڕانی و قەواری هەرێمی کوردستان گروپەکەی تر کۆمەڵێک سەرمایهداری قەرزاری حکوومەتن و قەرزاری خەڵکیشن مافی خەڵکیان خواردووە قەرزاری حکوومەتیشن هەموو هەوڵێگەیان پشێوی گەورە لە کوردستان دروست بێ کوردستان هەڵوەشێتەوە ناوی ئەنەی نازانم حکوومەت هەڵوەشێتەوە هەموو شتێک بڕۆخێ تەنیا بۆی ئەوان ئەو چەند ملیۆن دۆلارێک کە لایەنە ئەو چەند ملیۆن دۆلارێک کە هی خەڵکە و دەستی خەڵکیان بڕیوە نەیدەنەوە ئەمانیش گروپێکن دوایین گروپ کە ئەوەنەی من هەستم پێکرد بێ گروپێکن کە ئەتوانم ناویان بنێ من خۆم ناوم کەم ئەزمون یان نەشارەزا ئەو گروپن کە ڕەنگە تەمەن گەنج بن یا خوار گەنج بن ئەمانە شارەزانی بە مێژووی خوێناوی عێراق ئەو مێژوەی کاک زیرەک باسی کرد لە سەرەتای بەرنامە ئەم مێژە خوێناوی نەدیوە مێژوی حکومڕانی حکوومەتەیەک لە دوایەکانی عێراقیان نەدیوە هەروەها تەنان زمانی عەرەبیش نازان ئەو زمانێک کە ڕسۆرە وەزیرانی عێراق قسەی پێکەوە نایزانی پێشی ناگەن بەڵام لەگەڵ ئەو هاش و شاڕۆن ئەمانە بە بڕای من ئەگەر حکوومەتی هەرێم تەبەنای ڕۆشنگەری بکە کارێک بکە دامی ڕۆشنبیران بکە دامی پرۆژە ڕۆشنبیریەکان بکە ئێمە لە دەروی بەرنامەش لەگەڵ کاک فەرحان ئەومان باس کرد کە ئەبێ پرۆژەی ڕۆشنبیری پێشکەوێ بۆی خەڵک فکری بکرێتەوە گەنجێک نابێەوە بە ئاسانی بڵێ هیچ مێژووی نەخوێنەوەتەوە بە ئاسانی بڵێ
بابچینەوە سەر عێراق لە کاتێکە عێراق ئەو عێراقە خوێناویەکە ئێمە دیومانە. کاک فەرهەم. زانی مەبەستم ئەوەیە ئێمە نازانم قسە لە کوێ هاتیە ئێمە ئەچینەوە سەر عێراق ئێمە هەر لەسەر عێراق بووینە ینی ئەمە ینی وابزانان خەڵکێک وا ئەزانی ئێمە تازە بچینەوە سەر ئەمە هەر لەسەر عێراق بووینە لەبەرەوەی لە ڕووی نێودەوڵەتی یاساوە تاکو ئێستا ئەم لەحزەیە و لە ڕابردووشدا حتا ئەم لەحزەیە ئێمە بەشێکین لە عێراق کەواتە ئەمە ئێستا ناچینەوە سەر عێراق ئێمە هەر لەسەر عێراق بووین ئەو کێشانەی ئێمەش کە هەیە لە هەرێم ئێستا مامۆستا سۆرانیش بەسی کرد بەشێکی ئەوەیە کە ئێمە سەر بە عێراق بووینە لەبەرەوەی حەل نابن بۆ نمونە باسی ئەوەمان کرد کە ئێمە وەکو هەرێم چۆن نەمانتوانیوە ئیدخارێک بکەین یان کۆمەڵێک داهاتمان هەبێتن بۆ ڕۆژێک بتوانین ئیدارەی خۆمان پێ بکەین ئەمە کاتی خۆی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی بەپێی یاسا هەر داهاتێکی هەیە هەر شتێکی هەیە ئەبێ بنێرتەوە بۆ ناوەند ئەبێ ناوەند لە جیاتی هەرێم هەموو هەرێمەکان ئیدخاری هەبێ و بانقێکی مرکزی پتەوی هەبێت دراوی یەدەگی هەبێ بۆ ئەوەی لە کاتی ئەزمەیە بەسەر هەموو هەرێمەکان تەوزیع بکاتن ئێمە کاتی خۆی هەر بودجەیەکیان بۆ ئێمە ئەنار ئەبێ لەبێ لەو 12 مانگەدا ئەم بودجە تەسفیە ببە هەر دینارێکت ماباوە ئەبێ بنێریەوە بەغدا ئەگەر بەبیرتان بێ ڕۆژێک لە ڕۆژان حکوومەتی هەرێم ئەو پارەی شرینی گرێ بەستەکانی کۆمپانیاکانی نەوتی نەی ئەتوانی ئاشکرا بکاتن کە 4 ملیارێک بوو لەبەرەوەی دەبێ بیر بۆ بەغدا بینارباوەوە یعنی ئێمە ئەو ئیشکالیەتەی کە هەرێم نەیتوانیوە بنیاتێک بنێ لە ڕووی داهاتەوە بۆ ڕۆژێکی تر لەبەر ئەوە بووە کە ئێمە دەوڵەت نەبووینە و ئێمە سەر بە عێراق بووینە لە ڕووی یاساییەوە ئەو حەقەمان نەبووە پارەی احتیاط لە بانقەکانی ئێمە دەهەبێ پارەی احتیاط ئەبێ ئیلا لە مەرکەزە هەبێتن ئەمە ینی هەر کاتێک میزانی هات بێ چەند پارە سەرف بووە ئەبێ ئەوەکێت بگەڕێتەوە بۆ بەشەکەی تر بۆیە ئێمە هەر سەر بە ینی هیچ کاتێک ئەوە نییە ئێمە ستەگەڕابینەوە بۆ عێراق ئەمە هەر سەر بە عێراق بووینە لە بەهۆی ئەو مەشاکیلانە کە لە عێراق و دەستوری جێبەجێ نەکردووە و نەی ئەتوانی ئیدارەی وەکو حکومەتێکی سەرکەوتوو بوو ئیدارەیەکی فاشلی بوو و دەستوری پێشێل کرد ئێمە ناچار بوون بیر لەوە بکەینەوە ئیدی ئێمە لەگەڵ ئەم حکومەتە زەحمەتە بژینیانی بۆ بیرێک نەکەینەوە ئەگەر بەم شێوە ئیدارەدانە هەبێ پێشێلکردنی مافی ملەتی کورد و کوردستان هەبێت پێشێلکردنی هەموو مافی ئەقلیاتەکان هەبوو مافی مرۆڤ هەبوو دەستوریان جێبەجێ نەئەکرد بە شێوەیەکی ئینتیقائی دەستوریان هەڵ ئەبژاد ئەو خاڵی لە بەرژەوەندی وان بوو جێبەجێیان ئەکرد ئەو خاڵە جێبەجێ ناکەن تەماشای هەر ئەو راپۆرتەکەی ئەم دوایە ئومەم متحیدە بکە تاکو ئێستا مەجلیسی ئەقلیمیان پێک نەهێنا یاسای اتحادی فیدرالیان دانەناوە دادگای فیدرالی یاسای نەفت و غازیان تەبەنی نەکردووە یعنی ئەم دەستورە هەتاڵی باڵایان دانەناوە هەموو ئەو دەستورەی ماوە لەبەرەوەی دەستور قوانینی عامە دەبێت تۆ بە یاسای بۆ دەرکەی تاکو بتوانانی ئەم مەبادیە عامانە دواتر جێبەجێ بکرێن ئەمانەیان نەکردووە بە هیچ شێوەیەک و لە ڕووی خەدەمات و پارە و گەندەلیشەوە عێراق وەکو تازە ئێستا مامۆستا سۆرانیش باسی کرد یعنی حەجمی لە گەندەلی لە عێراق گەیشتووە 500 ملیار دۆلار لەم ساڵانەی ڕابردوودا یعنی 43 ملیار بۆ کەرتی کارەبا تەرخان کراوە ببێ ئەوەی کارەبا لە عێراق هەبێتن مەسر سیسی تووشی دوای سەورەی یەنایەری لە مەسر تووشی ئەزمەی کارەبا بوو بە 13 ملیار بۆ هەموو مەسەر کێشەی کارەبا حەل کراوە و لەگەڵ کۆمپانیایەک عەقدی بەستووە بە چەند ساڵێکیش ئەم پارە ئەدا بەقەردووە بۆ 100 ملیۆن خەڵکی مسر دانیشتوانی مسر کارەبای 24 ساعتی بە 13 ملیۆن دەوبیر کراوە عێراق 43 ملیاری سەرف کردووە کارەبای نییە لە عێراق ئێستا کوردستان کارەبایەتی ئێستا کوردستان کارەبایە دەتی کوردستانیش کێشەی کارەبای هەیە ئەمانە ئەو ئیشکالیتە قانونیانە بوون کە ئێمە ئەمە هەوڵمان ئەدا خۆی لێ خلاص بکەین بتوانین بۆ ئەوەی بتوانین لە کوردستانە کێشەی بنیاتنان باشتر بکەین بەڵام بەهۆی ئەو ئیشکالیاتانێک کە ئێمە سەر بە عێراقی تاکو ئەم لەحزەیە ئێمە ناتوانین لەم دۆخە دەربچین لەبەرەوەی پێشێلکردنی دەستور پێشێلکردنی سیادا کە ئەکرێ لە عێراق ئێمەش ئەگرێتەوە کە دەوڵەتێک دێتن هێرشی سەر خاکمان ئەکاتن بەهۆی عێراقەوە ئێمە ناتوانین هیچ بکەین یعنی ئێمە لە ڕووی یاساییەوە دەست و پێمان بەسراوەتەوە بە زۆر شت بەڵام هەموو ئەو گروپانەی جەنابەت باست کردن کە لە هەموو تاریخی بەشەریەتە و لە هەموو تاریخی هەموو حکومەتێکدا طبعا ئەنتی ئیشکردن و ئەنتی ڕوتەکە هەبووە ئەمە شتێکی پێم وابی نۆرمالە بەتاکید ئەبێ ئێمە زۆر بەڕەوای بزانین ئەگەر ئۆپۆزیسیۆن هەبێ لە کوردستان حەز دەکات حکومەت سەرکەوێ یعنی ئەمە نابێ لەمان تەعەجوب بێتن هەر وەک چۆن ئەوەی لە ئەمریکاش هەیە و بەڵام ئۆپۆزیسیۆن نییە لە وڵاتانی دنیا بێ وڵاتەکە وێران CNN ئەو ڕۆژانە ترامپ تەئەسوفی خواست کە خیتابەکەی نەگواستەوە CNN بۆ نمونە ئەو خیتابەی لە کۆنگرەی جمهوریەکانیدا کەواتە ئەم جۆرە میدیایە بەو شێوەی کە کار دەکاتن لەبەرەوەی میدیا ئاماژدارە
و بە تاکید بۆ ئامانجێکی ئیشەکە و هەروەها ئۆپۆزیسیۆنیش ئامانجی هەیە ئەم حکوومەتە نەمێنێ و خۆی بێتە دەسەڵات ئەمانە ئەبێ بەڕەوا وەربگرین بەڵام ئێمە چۆن ئەتوانی پەرپەرچی ئەمانە بدەینەوە بە باشترکردنی ئەدای حکوومەت بە باشترکردنی ئەدای موسساتەکان پێش هەموو شتێک ینی پێش هەموو شتێک ئەبێ ئەم موسساتانە بەهێز بن ینی شکانی هەر وڵاتێک هەر نەتەوەیەک بە شکانی دامەزراوەکانی تۆ دامەزراوەت بشکێ ئەشکی هیچ مەجای تێدانی ئەبێ ئەمە حقیقەتە بزانین بۆیە بەهێزکردنی دامەزراوەکان لە کوردستاندا کوردستان دامەزراوی هەیە بەڵام بەهێز نینە لەبەر ئەوەی سیادەی قانونیش بەهێز نییە لە کوردستاندا قانون ڕاستە لەسەر خەڵکی فەقیر بە تاکید جێبەجێ ئەکرێتن بەڵام ئەو کەسێک دەستڕۆیشتوبی لە کوردستان ئەویش ئەتوانی دەستکاری قانون کەمە واقعەکەوە بێ دانی پێدابنین ئەبێ حکوومەت هەوڵی بەهێزکردنی موسسات بکە و سیادەی قانونیش بداتن ئەمە زۆر گرنگە ئەمە بەرپەرچی هەموو ئەو گروپانەی کە جەنابەت ئیشارەت پێکرد قسە و قسەلوکانە ئەداتەوە بەدڵنیایەوە کاک فەرحان ئەمە باسی ئەواکەین یانی ئەوەی کە ڕەخنە لە حکومەت دەگرێت و ڕۆژ نامەنووسە ئەمە شتێکی کێ ئەوەی ئۆپۆزیسیۆنە و ئێوێ بچێتە دەسەڵات لەجێ ئەو حکومەتە و منافەسە ئینتیخابی هەیە و پرۆژەی هەیە شتێکی ترامە ئەمە باسی ئەجندایەکی دەرەکیەکەین ینی هەموو کەسێکیش کە دەنگی هەڵبڕی خۆ گومانبار نییە بۆی کە لە ناو ئەجیندایە باسی ئەواکەین ببوورە بەس وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێینەوە گوتووە بەڕێزان کەناڵەکە مەگۆڕن وچانێکی کورد وەرەگرین و پاشان دەگەڕێنەوە درێژدان بە گفتووە دووبارە سڵاو درێژە بە گفتووەکەمانەی لە بەرنامەی ستۆدیۆ 24 هاوڕێ زیرەکیش تێبینیەکت سەرنجێکت هەبوو لەسەر قسەکانی بەڕێزان ئەزانی چۆنە بەڕێزان ئێمە ناتوانین دیاردەکان و ڕووداوەکان وەکو هەواڵێک لەسەر شاشەی تەلەڤیزیۆن باس بکەین و تەنیا باسی ئەوە بکەین کە بڵێن دیاردە ناشرینەکان و هەڵو کەم و کوڕیەکان لێرە ئێمە ناتوانین بۆ نمونە کە لە سەرەتای بەرنامەکە باسمان لەوە کرد کە تەوژمێکی سیاسی هەیە بۆ مەسەلەی قەواری سیاسی هەرێمی کوردستان و پاشەکشەکردنی مەسەلەی نیشتیمان و تەو ئەمانە ئێمە هەستی پێ دەکەین لە میدیا لە ڕاگەاندە سوشال میدیاکان بەڵام دەبێ هەندێک فاکتەریش هەیە کە لە پشت ئەم جۆرە بیرکردنەوانن یان لە پشت ئەو دۆخە سیاسینکەوە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان دەیبینین ئەوەیە ئێمە لە بیرمان نەسیێ بەڕاستی گەشەکردن و بەرەو پێشچوونی تەکنەلۆژیای گەیاندن و ڕاگەیاندن پێناسەی زۆر چەمک و مفاهیمی کرد بەڕاستی لە دوای ئەوەیدا بە تایبەتی لەو 28 ساڵ و 29 ساڵی ڕابردوو کە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە دەسینە ناو قۆناغێکی نوێ لەو کاتیوە تا بە ئێستا دەگا وردە تەکنەلۆژیای گەیاندن و ڕاگەیاندن لە بەرەو پێشچوون و گەشەیەکی گەورەداوە لەسەر ئاستی هەموو دنیا ئەم تەکنەلۆژیای گەیاندن و ڕاگەیاندنە بەڕاستی دەستکاری پێناسەی نیشتیمان ئاین نەتەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی نێودەوڵەتیەکان چەمچی ئابووری چەمچی فەلسەفە چەمچی سیاست یعنی هەموو ئەو چەمکانەی خستە بەردەم سەر لە نوێ پێداچوونەوە سەر لە نوێ پێچەوانەوە ڕەنگ بێ لاینەوەی من و نەوەی پێش من نیشتمان ئەو شوێنە بوو بێت کە دەبێت لە پێناوی بمرم نیشتمان ئەو شوێنە بوو کە من لە پێناوی دەچمە ژێر پەتی سێدارە نیشتمان ئەو شوێنە بوو کە من هەموو بەهاری تەمەنی خۆم لە کەژ و چێ و شاخ و لە کونەورچ و کونە ئەشکەوت و کونە گورگ دەبردەسەر لە پێناوی ئەوەی بەرگری لە نیشتمانەکەم کەم بەڵام ئێستا ئەمە لە دۆخێکدا دەژین نیشتمان دەشێت لای کوڕەکەی من لای کچەکەی من لاینەوەی دوای ڕاپەڕینەوەی ئێستا دەڕنگ بە نیشتمان ئەو شوێنە بێت کە وتیایدا پارچەیەک زەوی هەبێ خانوێشی هەبێت کە دابژێ کە بتوانێت ژان و گوزەرانێکی ئەمەش مەسەلەیەکی ئەم گۆڕانکاریە مەسەلەیەکی زۆر ئاسایی هەر قۆناغێک و جۆرە تێڕوانینێکی نوێی هەیە دوو پرسیارێک لای من دروست دەبێت زۆر جار ئێمە باز لەو دیاردانە دەکەین کە هەمومان ئازاری پێدەخۆین کە هەمومان پێی نیگەرانین کە لە ڕووی ڕۆحی لە ڕووی دەرونی کە دەبینین بۆ نمونە من بۆ دەبێت ئەگەر باسی ئاڵای کوردستان بکەم یان ئەگەر لاپەڕی خۆم لە فەیسبوک ئاڵای کوردستان دابنێم یان ئەگەر شعری عێراقی دابنێم یان ئەگەر باسی سەربەخۆی دابنێم 1001 جنێ و تۆمەتم بۆ دروست بکرێ بۆ دەبێت بۆ دەبێ وابێ بە پێچەوانەوە من ئەگەر ئەوە لەکەم حەق ڕەخنەم لێ بژیرێ حەقا ئەو کاتی سەرزەنشت بکرێم ڕەخنەم لێ بژیرێ کە بڵێ تۆ نیشتیمانت خۆش ناوێ وڵاتت خۆش ناوێ ئاڵات خۆش ناوێ تۆ بۆ دەبێ وابێ ئێستا شتەکان پێچەوانە بوون ئێمە لە بیرمانەسی سەردەمی بەعس زۆر کەسمان دەبینی بەڕاستی مستەشار بوو ڕەفیق حیزبی بوو کاربەدەستی بەعس بوو بەڵام هەر ناوی کوردی لە منداڵەکان دەنا
یعنی ئەگەر لێ بچ باە پێ قسەت بکرد باە یعنی دەیان بیانووی بۆ ئیشەکەی خۆی دەدۆزیەوە بۆ کردەوەی خۆی دەدۆزیەوە بەڵام باشە بۆ دەبێ ئێستا من قسە بە نیشتیمان بڵێم بە نەتەوە بڵێم بە ئاڵا بڵێم بە ناو شارازیشی پێ بکەم پێما ئەوە دژایەتی گەندەڵیا من دیسا تاکید دەکەمەوە ئەو بەرپرسی کە پۆستی سیاسی هەیە کە گەندەڵی دەکا کە خراپ دەسەڵاتی خۆی بەکاردێنێ کە ئامادەنی خزمەتی میلەتەکەی بکە هەر ئەوەندە مەترسیدارە بەقەد ئەو کەسێک کە گەندەڵی دەکاتە بیانوێک بۆ ئەوەی ئێمە دژاتی نیشتیمان و وڵات و ئاڵاکەی خۆمان بکە ئێمە لە بینمان نەسی ئەمە جوگرافیای سیاسیمان نییە جوگرافیای سیاسی سەر بەخۆمان نییە بۆیە دەبێت تون دەست بە مێژوەوە بگرین ئەو میلاتانێک کە جوگرافیای سیاسیان نییە کە ئازادیان نییە کە قۆناغی نیشتیمانیان تاوانەکرد کە دەوڵەتیان نێت دەبێت دەست بە ڕابردووە بگرێت دەبێت دەست بە بەهاکانەوە بگرێت ئەو بنەما و کللتورانێکەوە بەڕاستی نەتەوەیەک ینی وڵاتێک کۆ دەکەنەوە بۆیە دەبێت ئەو پرسیارە لە خۆمان بکەین ئەو دۆخە بۆ وای دەهات ئێمە لە زیاتی ئەوەی تەنیا ڕخنە لەوانە بگرین کە داوای هەڵۆشتانەوەی قواری هەرێمی کوردستان دەکەن و دژی چەمشی نیشتیمان و نەتەوەن دەبێت پرسیاری ئەوەی لە خۆمان بکەین باشە نەوەی من نەوەی پێش منیش ئامادە بووین لە پێناوی نیشتیمان بمرین بەڵام بۆ لە ئێستادا خەڵکێک دروست بووە ئامادەی لە پێناوی بەجێهێشتنی نیشتیمان بمرێ لە دەریایی جا لەو ڕێگانە کە بەرە ئەوروپا دەیگرێتە بەر دووەم بۆ پرسیار لەسەر ئەوەیە ئەگەر جارن ئێمە لە کۆڕ و دانیشتێکدا بنیشتباینە هەموو چینی توێژەکان هەموو لایەنەکان هەمووی بیرو باوەڕە سیاسیەکان بێگدەم بەرگریمان لە نیشتیمان و لە وڵاتەکەی خۆمانمان دەکرد بۆ دەبێ ئەمە لەگەڵ یەکتری بە بیانووی دیسا بە پاساوی شەڕکردن من دەزانم لە دوای ڕاپەڕینەوە لە سەردەمی دروستبوونی بەرەی کوردستانی هەتاکو بە ئێستا دەگا ئێمە کێشەی عەدالەتمان هەیە کێشەی یەکسانیمان هەیە کێشەی گەندەڵیمان هەیە کێشەی بەیەکەوە نەژیانیمان هەیە خۆی شەڕی ناوخۆ بەرهەمی کللتوری بەیەکەوە نەژیان بوو لە هەرێم ئەمانە هەیە بەڵام ئێمە چۆن چارەسەری دەکەین چۆن هاوڵاتیەک بینەرێک گوێگرێک بڕوای بە من بکە بڵێ بڵێ تۆ دژی گەندەڵی بڵێ تۆ دژی شەڕی ناوخۆی دژی بەیەکەوە نەژیانی لە کاتێکدا خۆشم بەڕاستی دەبێ یعنی ئەو سیفەتانم نەبێ ئەو خەسرەتانم نەبێ بۆی خەڵک پێم بڕوا بکە بۆی خەڵک دەم تەماشا بکە بۆیە دوا خاڵ باسیەوە دەکەم بۆیە من دەبێ بگەڕێنەوە بۆ ئەو دۆخەدا بەڕاستی ئێمە لە زیاتیەوەی ڕقمان لێک بێت ئەمە ڕقمان لێک دەبێتەوە ئێستا دەبێ جیاوازیەکانمان ململانەکانمان بخەینە چوارچێوەیەکی دیموکراسی عەقلانی بەیەکەوە ژیان نەگووامان لێ بکان ڕقمان لێک چکە ڕق لێک بوونەوە یەکتری ناشرینکردن جنێودان بە یەکتری زمانی زەبەر من پێم وایە نە خزمەتی نەهێشتنی گەندەڵی دەکا نە خزمەتی کللتوری بەیەکەوە نەژیان دەکا خزمەتی ئەو استراتیزە دەکا کە ئێمە گلەیمان لێ هەیە زانی من کۆکم لەگەڵ هەندێک لەوانەیە کە جنابت فەرمووت بەڵام هەندێک شتیشت باس کردیان ئەگەر هەر نمونەی ئەو تەجربەی جنابت بێنینەوە یا ئەو قۆناغی کە جنابت تایە پێشمەرگە بوویت و لە شاخ بووی هێزی دیکەش هەبوون پێشمەرگە بوون و لە شاخ بوون هێزی دیکەش هەبوون کە ڕەنگە کوردیش بووبن و لە ئەجەندای ئێوە یەک دوژمنتان هەبوو بێ بەڵام بە دیوێکی ترا شەڕێکیشتان کردووە ینی مەبەستم شەڕی بەداخەوە شەڕی براکوژی سەردەمی شاخە کردوتانە بەڵام هیچ کام لە ئێوە نەهاتووە ئاراستەکە بۆ بگۆڕێکە خاڵە هاوبەشەکەی نێوانتان نەمێنێ ئێوە ڕەنگە دژمنایەتی پلەیەک و پلە دوو هەبوو بێ ئاساییە سراعی پلەیەک و پلە دوو هەر هەبوو بێ ئاساییە لە ئێستا شار ئاساییە و هەرەبێ بە ئاساییشی وەربگرین زۆر ئاسایەوەی کە کاک فەرحانەیڵە خۆ من مەبەستم ئەوە نییە کە ئێمە نابێ ئۆپۆزیسیۆنمان هەبێ ئەسڵەن وڵاتێک ئۆپۆزیسیۆنێکی دڵسۆزانەی تیان نەبێ بەرزی دیموکراسی بوونی ئۆپۆزیسیۆنە کارەسات و دیکتاتۆری هەر لەوانەوە دروستە بن بەڵام ئێمە بەڵام دروستە ئێمە هیچ کات بە درێژایی 30 ساڵی ڕابردوو ئەزمونێکمان نەبووە کە ئۆپۆزیسیۆنێکی فعلی ئەوەی کە پرۆسەی دیموکراسی خوازێ هەمان بوو بێ بۆ نمونە ئێمە لە ساڵی 91ەوە هەتاوەکو 2000ەکان ئەسڵەن ئاراستەی بیری لەسەر ئاستی ڕۆشنبیریش تقریبەن ئاراستەی بیری ئۆپۆزیسیۆن بوون و ئەوانەمان نەبووە لە دوای 2023 وردە لەسەر ئاستێکی ڕۆشنبیری دروست بووە بەڵام ناگاتە ئاستی سیاسی تا ئەوەی بە شێوەیەکی فەرمی لە 2009 بەدواوە ئێمە ئەچینە ئۆپۆزیسیۆنەوە بەڵام ئەمیش ئۆپۆزیسیۆنێکی ڕوخێنەر بووە کە قەناعەتی بەس بە چەپڕاستپێهێنان و بڕوخێ و ئەوانە هەبووە و لە قۆناغەکانی داهاتووشا بە هەمان شێوە ئۆپۆزیسیۆنەکان ئەمەندە خۆیان گۆڕیوە بەبێ ئەوەی تۆ بتوانی لە زۆرینەی هەڵبژاردن بەدەستبێنی بەبێ ئەوەی کاریگەری لە ژماری کورسەکان تا بێت ئەجنداکەت لەم ساڵە ئۆپۆزیسیۆنی لە ساڵی داهاتووە لە دەسەڵاتای
ئێستا واشی لە هاتووە تۆ دیتە ناو دەسەڵاتیشەوە ناسنامەکەی خۆتە گۆڕی لە حزبێکی ئۆپۆزیسیۆنەوە بۆ حزبێکی ناو دەسەڵات کەچی خیتابەت ئۆپۆزیسیۆنانەیە کە ئەمە کارەساتەکانە ئێمە ئێستا ئەجندای سیاسیمان لە کوردستانە لێون بۆ مامۆستا گرفتەکەی ئێمە لەوەیە ئێمە ئێستا ئاراستەی سیاسیمان جیاوازە ئاراستەی سیاسیت بۆ ئاراستە جیاوازەکە ئامانجی سیاسی و استراتیژی هاوبەش لە نێوان هێزە سیاسیەکانی ئێمەیان نەماوەتەوە ئەوەی کە جەنابەت باسەکەی ئێستا لەسەر ئاستی تاکیش باس لە ئامانجێکی ڕەوای استراتیژی گەلی کوردستان بکەیت تۆ تووشی ڕەخنە و دووچاری ڕەخنە لێگرتن و ئەوانە ئابیتەوە کە بە قەناعەتی من ئەمە هەمووی بەشێکە لە ئەجەندایەکی گەورەتر بەشێکە لە با بڵێن لە ڕەوتێکی گەورەتر کە گەڕاندنەوەی عێراقە بۆ ئەوەی کە تێیدا بوو نەک تێیدایە گەڕانەوەی عێراقە بۆ سنترالیزم و بۆ ئەوەی کە ئەو خۆیان ئەڵێن بە قەبزەی حەدید و بە مشتەکۆڵی ئاگرین حکوم بکە گەڕانەوەی ئەوەیە کاکە ئیستیعاب نەکردنی فیدرالیزمە ئیستیعاب نەکردنی بینینی کوردستانێکە کە هەتاوەکو بە درێژایی 80 ساڵ قوربانیت بووە ئێستا نابێ بە هاوشان مامەڵی لەگەڵا بکەیت تۆ چۆن نەبێت لەگەڵ بەشێک لە خاکەی خۆتە ئەم تێڕوانینێ بچی داوای ڕێکەوتن بکەیت ئێمە گرفتمان لەگەڵ ئەمانە هەیە بەڵام خاڵە مەترسیدارەکە لەوێەوە سەر هەڵەدا کە ئێستا ئەم ئەجێندایە بە زمانی کوردی ئەوترێ بە زمانی کوردی بانگەشەی بۆ ئەکرێ بە زمانی کوردی پاساوی بۆ ئەدۆزرێتەوە جا بە ئەجەندای جیاواز بە تێزی جیاواز بەڵام خاڵێکی زۆر لەمە گرنگتریش لە بەرامبەرە هەیە ئەوەیە کە کوردستان لە زمانی یاساییە ئێمە ئەڵێن فاقد شەیئین لا یعطیه واتە کەسێک کە شتێکی نەبێ ناتوانێ بیبەخشێ کوردستان ئەم هێز و پێگەیی کە ئێستا هەیەی عێراق نەیداوەتێ ئەم پێگەیی کە ئێستا کوردستان تایەتی سەندراوە نەدراوە ئێمە وەرمانگرتووە ئێمە یەکەمین ئەزمونین بە تاریخی پرۆسەی حکومڕانی لە دنیایەکە فیدرالیزمی تاکلایەنە لە ئۆکتۆبەری ساڵ 1992 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە جاردراوە کە ئەمە نمونەی نەبووە لە هیچ ئەزمونێکی فیدرالی دنیاە نەبووە کەواتە ئەم قەوارە دواتر بە بڕیارێکی نێونەتەوی بڕیاری 680 ئەنجومەنی ئاسایش کە بە گوێرەی فەسڵی حوتەمی چارتی نەتەوە یەکگرتووەکان دەرچووە کە کوردستانی پاراستووە و جۆرێک لە پێگەیەکی نێودەوڵەتی پێبەخشیوە و دوای ئەوە لە ئاداری ساڵی 2004 تو تەماشاکە لە ئۆکتۆبەری ساڵی 1992 بۆ ئاداری ساڵی 2004 کە بۆ یەکەم جار قانونی کاتی ئیدارەدانی دەوڵەتی عێراق لە دوای 2003 دەرەچێ دێت بە ئەسەرێکی ڕەجعی بە ئەسەرێکی ڕەجعی ئاعترافێکی دەستوری بە هەموو بڕیار و قەوانین و هەموو سیستەمەکەی هەرێمی کوردستانە ئەنێ بە پەسەندکردنی فیدرالیزیشمەوە و بە دوای ئەوەشا لە ساڵی 2005 دیسانەوە جارێکی تر دەستوری عێراق دێتەوە بە هەمان شێوە دێت لە مادەی 170 ئاعترافێکی دەستوری بە پێگە و قوارەی هەرێمی کوردستانەکە ئەمەش دیسانەوە بە ئەسەرێکی ڕەجعی کە ئەمەش لە هیچ تەجربەیەکی دنیاە نە لە نوێ نە لە ڕابردووە نمونەیەکی لەم شێوەی نەبووە کەواتە قوارە و پێگەکەی پارێزراوە تا ئەو کاتێک کە خۆمان نەمانەوە بیپارێزین ئێمە مەترسیەکە خاڵەکە لەوەیە ئێمە لە ساڵی 1990 و لە 92 خۆ بەردەوامی مەترسی لەسەر قوارە و ئەزموونی هەرێمی کوردستان هەبووە بەڵام مەترسیەکان دەرەکی بوون هی دەرو جینانەکان بوون مەترسیەکە ئێستا ئەوەیە کە ئێمە ئەوە خۆمانین باس لەوە ئەکەین کە نەخێرکا کە ئێمە ئەم پێگەیەمان ناوێ ئەم قوارەیەمان ناوێ بابیر لەوە بکەینەوە بگەڕێنەوە پێش 30 ساڵ لەمەوە بێت گرفتەکە ئەلەوایە مامۆستا سۆران ئەبێ ئەو ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە چۆن ئەپارێزی چۆنیەتی پاراستنی ئەم قوارەیە چۆن ئەکرێتن ئەمە زۆر گرنگە ئێمە پێم وابی لێی تێ بگەین کە چۆن ئەکرێتن ئەپارێزری ئێستا بە هەموو بەپێی یاسا بەپێی ئەوەی بەرپرسە لە پاراستنی ئەم ئەزمونە ڕاستە هاوڵاتیانی کوردستانن بەڵام بە دەرەجە یەک بە شێوەیەکی مباشر حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو ڕێیانە هەموو ئەم دراسەیەکی زۆر قوڵ بکاتن ئەم ئەزمونە چۆن پێشەکەوێت چۆن پارێزرێتن بەڕاستی بەڕێی من پاراستنی ئەم ئەزمونە وەکو لەسەرش دووبارەم کردەوە قوڵکردنی ئەو مەفاهیمانێک ئێستا کاکزیرەکیش باسی کرد قوڵکردنەوەی مەفاهیمەکانی پێکەوە ژیان مەسەلەی دیموکراتیەت باڵا دەستبوونی یاسا و پێکەوە ژیانی سیاسی و
تسامح بكريتن لقل همو أمانة ڕاستە فەرمووی بەڵام ئیجازە فەرموو بەڵام هەموو ئەمانە عەفوومەکەی هەموو ئەمانە بە تاکە کەس و بە تاکە لایەنێک ناکرێت تۆ ناکرێ ینی مەسەرەن لایەنێکی سیاسی بێت یان حکوومەتی هەرێمی کوردستان بێت بێوێ کار لەسەر و تێزانە بکە بەڵام لەسەر ئاستی لایەنە سیاسەکان پشتگیر و پشتیوانی نەبێت ینی زۆر هۆکارمان باس لەو شتانە بەڕای من مەسئول بن لەم قسەیە یعنی نە شکستی حکوومەت نەبوونی گەندەڵی نەبوونی موچە نەبوونی خزمەتگوزاری هیچ لەم شتانە نابتە پاساو بۆ ئەوەی کە مرۆڤ حەزنەکان نیشتیوانی هەبێت نابێت ئەم قسەی هیوادارم کەس لێوەری نەگەێ بڵێ لە تێری قساکە نا بەڵام تۆ سەیری ئەو هاوڵاتیانەی بۆ نمونە سەیری هاوڵاتیەکانی ئێران بکە ئەو هونەرمەند و خەڵکی وەکو داریش و ستار و نازام چی بڕۆ جۆرە لە دوانەکانیان بگەر کە چەند ساڵە لە وڵاتە قاچاقن کێ ئەوێرێ بەرامبەر بە ئێران بەرامبەر نیشتیمانی ئێران بەرامبەر بەوان شتێک بڵێ هەموو ئەوانەی حتا لە عەرەبیش ئەوانەی کە دژی ئەنزیمەی خۆیان سوونەتە دەرەوە کاکە پەنایان بۆ دەرەوە بردووە کێ ئەوێرێ بڵێ کاکە من ئێستا بڕۆ لە هەر عێراقیەک کە لە سەردەمی سەدامە یا لە سەردەمی ئێستا ڕای کردووە بڕۆ لێی پرسە ئەڵێ تۆ عێراق حەزەکەم عێراق بسڕێتەوە یەک چوارچێوەم دەدەی زۆر بچووک لەسەرەوەی عێراق نمونەتی ناوە من جارێک لەو بەرنامەش باسم کرد لە ساحەی تەحریر ئێمە بینیمان ئەو خەڵکی لە ساحەی تەحریر کۆبووەتەوە خۆپیشاندان بوو دژی حکوومەتی عێراقی بەڕاستی ینی شیعی تێدا بوو سونی تێدا بوو شیوعی تێدا بوو قەومی تێدا بوو لیبرالی تێدا بوو کرێکار و زووت هەموو جۆرەشتا بوو بەڵام هەر هەمووشان ئاڵی عێراقن لەسەر سەری خۆیاندا نابوو کەمترین ئێمە کەمتری خۆپیشاندانە بینین لە کوردستان بەڕێوە بچێت هەمویان ئاڵای کوردستان هەڵ بکەن بارحا من باسی خۆپیشاندانت کرد من حەزەکەم هەر هاوڵاتیەک کە ئەم مەیلەی هەیە هەرێمی کوردستان نەمێن یا چۆتە بن کاریگەری ئەم بانگەشەیەوە کە هەرێمی کوردستان نەمێنێ وەکو قەوارە لە ڕێی موچەمان بچێتەوە سەر حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم نەمێنێ پەرلەمانی کوردستان نەمێنێ ئەوەی کە چۆتە بن ئەم بانگەشەیەوە بەس بە وردی بۆ ماوەی چەند خولەکێک بیر لە خۆپیشاندانەکانی عێراق بکاتەوە ئەوەی کە تا ئێستا سێ خۆپیشاندانی زۆر گەورە لە عێراقا ینی ڕوویانداوە و هەندێک وە چەرخان و گۆڕانکاری دروست کردووە خۆپیشاندانی شارە سونەکان لە سەردەمی مالیکی وە نیە سەردەمی مالیکی بوو خۆپیشاندانی شارە سونەکان کە دواتر لە هەنا و لە ئەنجامی ئەو خۆپیشاندانان داعش دروست نیوەی عێراق وێران بوو نیوەی ڕەنگە زیاتریش عێراق وێرانکاری بەهۆی بوونی داعشەوە ئەم خەڵکەی کە لەوێ خۆپیشاندانیە کرد خۆ عێراق بۆ یەک دەقەش موسەی دوانەخستووە تەنانەت ئەمانە کە کەوتن لە مووسڵ لە بندەسی داعشا موچەکەیان بۆ ڕۆژ لە ڕێ مەکتەبەکانی حواڵەوە عێراق موسەی دوانەخستووە ئەم خۆپیشاندانە بۆ موچە نەبووە چەسانەوەی تایەفی هەبوو بۆیە ینی هەستیان کردووە ئەکوژرێن مافیان پێشێلە کرێ وەکو گروپێکی تایفی خۆپیشاندانی سەردەمی عەبادی ئەو ئەوانی سەردەمی عەبدولمەهدی و ئێستاش هەندێک خۆپیشاندان جاجار لێرە و لێرە سەردەمی کازمی دروستە بێت ئەم خۆپیشاندانانە هیچیان بۆ موچە نەبووە هەر هەمووی لەبەر لە دژی نوخبەی سیاسی عێراقە کە لە 2023 تا ئێستا حکومەکە کە کلیلی وڵاتەکەی نازانم بڕیاری وڵاتەکەی هەموو شتێکی وڵاتەکەی وەکو عامیلێک تەسلیمی وڵاتان و ئەزیدای دەرەکی کردووە وڵاتەکەی کە یاوەتە دەستڕەحمی حکمی میلیشیا ئەمانە خەڵکە لەوە ناڕازە جناو خەڵکەی کە لەوێ هەمووی موچە هەیە بە بەردەوامیش وەریەگرێت دکتۆرە ڕەنا کە شەهید کرا تیرۆر کرا یەکێک بوو لە پێش ڕەوانی خۆپیشاندانەکان موچەی نەبوو دکتۆرەیەکە موچەی هەبوو ژیانیشی زۆر باش بوو بەڵام کە زۆڵم زۆر بوو کە نەعەدالەتی زۆر بوو کە زانیان وڵاتەکەیان لە دەست خۆیانە نەماوە عێراق لە دەست عێراقیەکان نەماوە بەڕاستی لە دەبەر ئەوانە بڵین ئینەکەن بەڵام تۆ سیرکە لە هەرێمی کوردستان یخۆش گرنگەوە بیری خۆمانی بینەوە چەند جار حکوومەت موچەی بڕیوە لی پاشەکەوت کورا یا موچە دواکەوت و یا لی بڕاوە ینی یا موچەی نەداوە هەموو جار ئەو کاتانە بوون کە حکوومەتی عێراق موجە و میزانی کوردستانی بڕیوە ینی ئەو ١١٢ کە باسەکرێ بووەتە سفر ینی ئەو ١ نردبووە بەڵام لەگەڵەوەش هاوڵاتی مافی خۆیەتی هاوڵاتی وەزیفەی دەوڵەتە وەزیفەی حکوومەتەکە دکتۆر من بپارێز بوو دکتۆر قسەی من وامە قۆزەرۆز کە من ئەزانم چۆ من لە سەرەتاوە ئاڵێم موچە مافە حکوومەت کەم تەرخەمەکەم کە نادرێت ینی بمبورن مەمخەنە ئەو من ئەڵێم لە یعنی تۆ کە موسەشە هەبوو ئەگەر زۆڵمی کەت لێ کرا
مەبەستی خۆپیشاندان لە ڕزای هەر دەبی ئەوەیە خۆپیشاندان و ناڕزایی و بەردەوامی ئازادی ئازادی هەردووشی تەواو کرد یەکڕنگ بۆی کاک بەرهەم ینی ئەوەی ئێستا جووتیارەکانی کوردستان کە دیمەنەکەمان بینی کە چوونە جووتیارە بە ڕێزەکان کە چوونە بەردە مستەفا کازمی کاکە حەقی خۆیان هیچ پێویستی بە و ینی جۆرە سازشانی ئەبێ زۆر بە دەنگی دلێر بازی کرد تۆ 6 ساڵە گەنمە نێری بۆ حکوومەتی عێراق پارەکەت ناداتێ حکوومەتێکی عێراق کە لە بەغداوە بە 6 ساڵ ینی پارەی گەرمەکەی خۆت ناتێت کە ڕەنجی ماندووبوونی 6 ساڵتە ژنە زووتیارەکان باش بزان چەند ماندووبن پێوەی کە ئەوە نایاتێت تۆ بە تەمای چیت لێ ینی لە 2004ەوە ئەبێ بە پێی قانون و دەستور و یاسا هەتا بڕیاری دادگای باڵای تاوانەکانیش ئەبێ قەرەبووی مادی و معنەوی قوربانیانی ئەنفال و جێنۆساید و کیمیا باران کردێتەوە بەڵام تا ئێستا حکوومەتی عێراقی چی نەناردووە زانی کە بەرهەم پێم وابی مەسلەی ناڕەزایەکان هەردەمێنن ناڕەزایی لە مەرحەلەیەک بۆ مەرحەلەیەک تەنها شێوازەکەی دەگۆڕێتن ئەگەرنا تا ئەوەی مرۆڤ هەیە ناڕەزایەتی شەبی بۆ ئەوەی ڕەوڕەوەی حیات بەردەوام بێتن بۆ ئەوەی پێشکەوتن بەردەوام بێتن ئەگەر ناڕەزایەتی نەبە ئەمڕۆ جیهان نەدەگەیشتە ئەم ئاستە پێشکەوتنەی کە ئەمڕۆ هەیە و تموحی زیاتریشە دواتر بەرەو ئەستێرەکانیش بڕۆ بۆیە بەهۆی ئەو نەڕازیەتی لە فترەتی ئینساندا هەیە پێشکەوتن ڕوودەداتن ئەمە شتێکی نۆرمالە لە کوردستانیش وا بوو خۆ سەردەمی لە 2009 و 11 ئەمانە کوردستان پارەی هەبوو موچەشی هەبوو موچەش ئەدرا خوپشاندانەکان لە ئێستا بەهێزترن بۆیە ئەگەر ئێمە بین بەس کار لەسەر ئەوە بکەین ناڕەزایەتیەکان نەهێڵین ئێمە ناتوانین کۆتایی بە ناڕەزایەتیەکان بینین بە هیچ شێوێکدا بەڵام ئەوەی دەتوانین کۆتایی پێبینین ئەوەیە کە دادپەروەەر بین حکوومەت داهاتەکەی شەفاف بێ پێم وابێ هاوڵاتیانی کوردستان زۆر بە ویژدانن نابێ هەمویان بخەینە خانەی ئەوانەی کە لە ئەجندایەکەوە کارە ئەکەن و یان ڕەشببینی بڵاوەکەن و دوجار هاوڵاتێکی سادە بە نائاگایی ئەکەویتە ژێر کاریگەری ئەم ڕەشببینیەوە ئەمە شتێکی ترە بەڵام پێم وابێ هاوڵاتیانی کوردستان ئەم لەم 6 ساڵە ڕابردووە کە من بینیم زۆر بە مەسئولیەتەوە کاریان کردووە بۆ نمونە هەموو تەفەهمی ئەو وەزعی 6 ساڵی حکوومەتی هەرێمیان کردووە لە داعش و لە بڕینی موچە لە بەغدا و لە کۆرۆنا و لە هاتنی داعش و لە هەموو ئەو ئەزمانەی کە تووشمان بووە پێم وابێ هاوڵاتی کوردستان دەرکی ئەم مەسەلەی کردووە و زۆریش بە تەحملەوە وەریگرتووە و ڕازیش بووە بە پاشەکەوتکردنی موشاهەر وها ڕازیش بووە بەوەی کە ئێستا حکوومەت پارەی نییە و پێی ناکرێت بدرێ لەوە زیاتر ینی ئەم هاوڵاتی ئەگەر ئێستاگەشتە قناعاتیش تەنها حکوومەت داهاتەکەی بزانێ بە شەفافیە پێم وابێ ئەگەر ئەم موچەی ئێستا 121 شت لێ بڕیوە 121 لێ بڕیوە لێمان بڕیوە دەتوانی بکێت ئێستا تا 40 بەس دڵنیابی لەوەی کە بەڵێ حکوومەت ئەمە داهاتەکەی تیکایەتی ئەمە زۆر گرنگە شەفافکردنی داهات بۆ هاوڵاتی کۆتایی بەو ڕەشببینیە و بەو نەڕازایەتەی کە کۆمەڵێک دەست دەیەوێتن ئەمە بڵاو بکاتەوە گو گیریمان کۆمەڵێک دەست و ئەجێندای دەرەکی هەیە بەتەکید ئەجێندای دەرەکی هەیە دژی هەرێم ئیشەکە بۆ ئەوەی کچکەی کاتەوە و عێراق گەورەتر بێت لە چاو هەرێم ئەمە شتێکی چاراوە نییە هەموو دەوڵەتانی ئەقلیمی پێیان خۆشە هەرێمێکی بچوو کەبی لە ناو عێراقێکی ئالۆز و گەورەدا بیتن ئەمە خواستی ئەوانە ئەمە بێ لەوە تعجب نەکەین بە پێچەوانەوە ئەوەی ئێمە بێکاری لەسەر بکەین بۆ بەرزڕاگرتنی هەرێم و بۆ گەورەکردنی هەرێم و بۆ پیشاندانی نمونەیەکی باشتر منیش لەگەڵ ئەودام ئێمە چاومان ئەسڵەن هاوڵاتی ئێمە چاو لە عێراق نەکە بە هیچ شێوێک لەبەرەوەی عێراق نمونەیەکی فاشلە بە هەموو پێوەرەکانی فاشل بوون دەوڵەتێکی فاشلە بە هەموو شێوەیەک لە ڕووی سەقافیەوە لە ڕووی حەزاریەوە لە ڕووی ئاوەدانکردنەوە لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی پرەنسیپەکانی دیموکراتیەوە بە حکمی ئەو عەقلیەتی هەتا ئەو عەقلیەتی ئێستا لە بەغدا حکومەکە بەڕاستی ئەبێ ئەمان گێڕێتەوە بۆ چ سەردەمێک کوردستان زۆر پێشکەوتوترێ ئێمە لانی کەمەوە بێ حکومەتێکی مەدەنیمان هەیە لانی کەم بێ ئەو حیزبانەی لە حکومن حزبی مەدەنینە بە پرەنسیپی تائیفی و ئەمانە کار ناکەن ئەمە خۆی لە خۆیدا پێشکەوتنێکە ئەگەر بتوانین بە شێوەیەکی گەشتبینانە تەماشای بکەن بەڵام لە بەغدا ئەمە نییە لە بەغدا ئەو دوو عەقلیەت هەیە دوو حزبی ئیسلامی سیاسی هەنە کە زۆر خەتەرن ئەمڕۆ لەسەر هەموو منتەقەکە ئەوانەی سونەکان ئەخوانن ئەوانەی شیعەکانیش دیارن کە حزبی تائیفینە یعنی بە پێچەوانەوە لە کوردستان ئێمە هەرچنەبی ئەم حزبانەی لە کوردستان حکومڕانیەکەن لە حکوومەت بەشدارن بە شێوەیەک دەشێوان حزبی مەدەنینە ئەگەر چی لەگەر پرەنسیپە دیموکراتیەکانی ناوخۆی حیزبایەتیشدا کاری ڕێکخراوەییدا وەکو پێویست نینە بەتاکید بۆیە بێ ئەمە زۆر گرنگە بە شێوەی بە چاوێکی گەشتبینیەوە تەماشای پێ بۆ ئایندە کە ئینسان دەتوانی هیوا لەسەر هەڵبچدری بەڵام ئەبێ کۆتایی بەوە نەهێنرێتن ئێمە ڕازیمین لە ئەدای خۆمان و کۆتایی بەوە بێنین ئەدامان لێرەدا هەموو ئەو قسانەی بکەین و ببیتە مبەرڕێک هاوڵاتی وە تێبگە ئێمە لە شاشەیەکەوە قسە ئەکەین باڵێن ئێوە لەبەرەوەی لە بەغدا خراپە بێ ڕازی بن بەوەی کە ئەمە نا ئەمە بە هیچ شێوەیەک نابێ ئەمە خیتابی مەوابێ بەڵێ لەبەرەوەی لە بەغدا خەدەمات نییە لە بەغدا دیموکراتیەت نییە لە بەغدا میلیشیات هەیە مانای ئەوەیە مبەرڕ ئەداتە ئێمە
هاوڵاتی ئێمەش بێ ماف بێ بێداد پەروەری بێ بێ یاسا بێت نا بە پێچەوانەوە قوڵترکردنی ئەم مەفاهیمانە حکومەتی هەرێمی کوردستان تازش باسمان کرد و جەنابیش ئیشارەت پێدا بۆ نمونە 6 ساڵە مەسەلەی پرۆژە سەقافیەکان لە هەرێمەوە بەهۆی ئەم ئەزمەیە و هەر ئەزمەیەکی تربی احتیماماتی نەماوە زۆر گرنگە لەگەڵ ژیاندا هونەر هەبێتن زۆر گرنگە احتیمام بە هونەرمەندان بدرێ بە ڕۆشنبیران بدرێ بە بواری ڕۆژنامەنووسان بدرێتن هەر اکتیفانەکەین بەوەی تەلەڤیزیۆنێکمان هەیە و ئیدی ئەتوانی سەقافەت لەناو خەڵک بڵاوکەتەوە بە پێچەوانەوە تەلەڤیزیۆن سەقافەتێکی زۆر سەطحیە ناتوانێت بچتە ناو عمقی ناو سەقافەتێکی عمق پێشکەش بە کۆمەلگا بکاتن بۆ نمونە ڕاگررتنی ئەم چاڵاکی ڕۆشنبیریانەی هەرێم و ئەمانە ئەگەر بە هەر هۆکارێکیش بێتن ئەبێ کوتاییان پێ بێتن احتیمامێکی گەورە بە مەسەلە سەقافیەکان بدرێتەوە بە تایبەتی حکومەتی هەرێمی کوردستان ئەم مەسەلەیە بە گرنگ بزانیتن نابێ هونەرمەندەکانمان لە برسان بمرن لە بێ هیواییدا بمرن لە ئەمە زۆر نابێ نووسەرەکانمان بچی پارە قەرزەکە بۆ ئەوی کتێبێک بڵاو بکاتەوە بڵێ دەست خۆشکار والله من نەزم خۆی تەوەری بەرنامەکە ژەوزام تەوەری دوم چارەسەرەکەت چیە ئێستا چی بکرێ بۆەوەی مەسەن ئەم جۆرە وەلەوە هەن لە سەرەتاش هەندێک شتمان باس کرد بەڵام گرنگی شەعاوە بە خاڵ تەحدیدیکەین ڕەنگە ماوەکەمان کەمتر کەم ما ببووی هەنی چی بکرێ باشە بۆی کە ئەم جۆرە هەڵمەتانە ئەم گلەیانەیەک سەرەتا نەمێنن ئەم گەڕان ناڕەزایانە نەمێنن پاشانیش ئەو جۆرە ئەجیندا زۆر مەترسیدارە سەر نەگرێ یاخود کاریگەری نەبێ من پێم وا دەبێ لەوێوە دەست پێ بکەین یەکەم دان بۆ دابنین وەکو باسم کرد کە چەمچی نیشتیمان و نەتەوە و حکوومەت و پەرلەمان هەمووی گۆڕانکاریان بەسەردا هاتووە لە دوای ئەو گۆڕانکاری گەشە سەرنێک کە لە زیاندا دروست بوو دوو ئێمە بەڕاتی دەبی مەسەلەی دیموکراسی بخەینە سەر ڕاستەڕێی خۆی لە هەرێمی کوردستان دیموکراسیات ئەزانی هەر ئەوە نییە تۆ ڕێگای من بدەی بە ئازادی قسە بکەم بەڵکو دیموکراسیات دیوەکەی تریشی ئەوەیە کە گوێشم لێ بگری واتە دیسا تاکید دەکەم و هەر ئەوە نییە تۆ من بە ئازادی قسە بکەم بەڵکو یەکێک لە ڕوەکانی دیموکراتیاتیش ئەوەیە کە ئەوەی دەڵێم بە قسەشم بکرێ و دیوێکی تریشی ئەوەیە کە ناچاری قسە نەکرێم لە دنیای دیموکراسیات واتە چۆن ئازادی دەبێ ئازادی بدەیە بۆی قسە بکەم دەبێ نابێ ناچاریشم کەی بۆی قسە بکەم یعنی ئازاری ڕۆحی دەرونیم نەدەی چونکە دیموکراسیات کۆمەڵێک پێناسەیە بریتێ لە هونەری ڕێخستنی ژیانی ئینسان لە هونەری ئیدارەدانی کۆمەلگا دیموکراسیات کێشەکان چارەسەر ناکە دیموکراسیات بۆ خۆی پەپولە نییە فریشتە نییە دیموکراسیات یەک لەو دەستکەوتانێک کە تاکو ئێستا لە مێژووی مرۆڤاتی سەرکەوتنی بەدەستێناوە ئەوەی کە لێ ناگەڕێ ململانێ و تونند و تیژەکان بە ئاراستەی تەقینەوە دابڕۆن لێ ناگەڕێ جیاوازیەکان پێک دادەن چوارچێوەیەکی عەقلانیان بۆ دەدۆزێتەوە بۆی لەو چوارچێوەیەدا بتوانن بەیەکەوە بژین ئەوەیە مەفهومی دیموکراسیات بۆیە من پێم وا دەبێت یەک لەو شتانێکەوە ئیشی لەسەر بکری ئەوەیە بەڕاتی دەبی دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەستی حیزب لە ئەو شان دوور بخرێتەوە حتا ئەو دقی ئێمە ئێستا ئیشی تێدا دەکەین بەڕاستی حزب نەفەسی لە پەرلەمان لە حکوومەت لە دام و دەستگای ئیداری لە زۆر بوارێتی کە دەڵێم مەبەستم ئەوە نییە من حیزبەکان بۆ خۆم حیزبیمان ڕێز و حرمەتم بۆ حیزب لایەنە سیاسیەکانیە بەڵام دەبێت حکوومەت بەپێی ئەو کارنامەیە کار بکات کە لە ماوەی 4 ساڵدای دەڕێژێ دەبێت پەرلەمان بەپێی کارنامەی پەرلەمان کەس بکە نەکە فۆنەشی لە ژێی خۆینێ لە بارگای حیزبەوە تەلەفۆنی بۆ بکرێت و بڵێ ئاوا مەڵێ هەموو ئازادێک لەندا پەرلەمانەکەی خۆت بستێنیەوە بۆیە پێمان دامەزراوەکانی حکومەت و یعنی بەڕاستی کاک فەرحان باسی مەسەلەی ڕۆشنبیرانی کرد ئێمە لە بیرمان نەچی مانیفێستی سربەخۆیی فەلەستین بە قەڵەمی محمود دەروێش نووسراوەتەوە ڕۆشنبیر کۆمەلگایەک بیەوێ بەڕاستی لە شوێنی خۆی نەوەستێ حکوومەتێک و حکومڕانیەک بیەوێ بەرەو پێش بڕات و جوانەکانی خۆی بپارێزێت دەبێت ڕۆشنبیران تایدا بەڕاتی دەواازیان لە بەردەم کراوە بێ دەبێ نان و ژیان و ئازادیان بۆ زامن بکرێ و لە هەمان کاتدا ئەو پێگە معنەوەیەکەوە ڕۆشنبیر لەسەر ئاستی دنیا هەی بووە لە مێژووی مرۆڤایەتیدا هەی بووە من بە کوردی وەزام کاتمان کەمیژماوە داوا لەسەر ئەراگۆن تۆمارکرا لە فەڕەنسا ویستان بیدەنە دادگا سەرۆشی ئەو کاتی فەڕەنسا ئەگەر بە هەڵەدا نەچووبم بە هەڵە نەچووبم شیراک بووی تر نازانم شێ بووە گوتیەتی فەڕەنسا خۆی ناتوانێت ئەراگۆن دادگای بکە دادگا چۆن دەتوانێت دادگای بکە بۆیە من پێم وایە جێڕانەوەی ڕێز و بەها بۆ مەسەلەی ڕۆشنبیری و ڕۆشنبیران خۆشیان بەشێکیان بەرپرسیارن بەڕاستی لە نەمانی هەیبەتی ڕۆشنبیری هەیبەتی نووسین لەبەرەوە تێکەڵابوون لەگەڵ دنیای سیاست و حیزباتی بۆ شێوەیە کە ئێمە دەیبینین بەڕاستی ئەنی زەربێژی زۆری لە ئێمە داوە
و دیاردێکی تر لە ناو کۆمەلگای ئەمە بەڕاتی نابیبێنێ پرۆسەی دەوڵەمەندبوونی خێرا ئەمە لە ڕووی دەرونی لە ڕووی ڕۆحی ئازارێکی زۆری میلەتی ئێمەی داوە ناشرینترین کاسبی ناشرینترین پارە حرامترین پارە ئەو پارێک کە بەناو پرۆسی کاسبیدا ناڕوە ئەمە لە پڕ دەبینیت و کەسێک دەبینی بەڕاستی توانایەکی مادی زۆ سادەی هەیە بەڵام لە پڕ دەوڵەمەند دەبێ باش و باری دەرونی و ڕۆحی خەڵک تێک دەدا وێ دەبێ ڕقیب و چاودێری میلی چاودێری دارایی مەسلەی ئۆپۆزیسیۆن مەسلەی ڕاگەیاندن لە فۆرمە دیموکراسیەکەیدا زیاتر ڕۆڵی هەبێت لە چاودێریکردنی ئەو وەزعانێکەوە هەیە و خاڵێشتر بەڕاستی ئەوەیە ئێمە خەڵکانێک ناڵێن هەمویان خەڵکانێک دەکەینە ڕاوێژکار خەڵکانێک دەکەینە ئەندام پەرلەمان خەڵکانێک دەکەینە وەزیر خەڵکانێک پۆستی ئیداری حکومڕانیا دەدەینێ کە شایستە ئەو شوێنە من ناوم لێنە نان بۆ قەساب و گۆشت بانانەوە بەڕاستی دەبێت ئەندازیارێک پزیشکێک ئەکادمیەک مامۆستا بە پێ ئەو دوانە خۆیان دەقسەی ئەوانەی کە کاکسیرەک فەرمووی هەمانە ڕەنگە هەنگاوی استراتیژی بن کە بەتەکیت هەر با بڵێن بە ڕۆژ و دوڕۆژ دروست نەبوون گرفتەکان بەشێکی ئەوانە هۆکارن بەڵام بە قەناعەتی من چارەسەری کە ئانی بۆ قەیرانەکەی ئێستا من هەمیشە وتومە باشترین ڕێگە چارە لە بەردەم حکوومەت هێرێمی کوردستانە ئەوەیە کە پێویست ناکە تێز و بەرنامەی استراتیژی بۆ عێراق هەبێت چکە عێراق وڵاتی تەقەلوباتە وڵاتێکە کە بە خێرایی شتەکان تایە ئەگۆڕن ئێستا عێراقی ئەمڕۆ لە چاو دوێنێ فەرقی هەیە پێشەوەی کە قسەکانی مەرجەعی باڵای شیعەکان تەڕەح بکرێ و بە کورتی بدرێ بەگوێی لایەنە سیاسیەکانە بۆ نمونە ئەوەی کە پەیوەست بە هەڵبژاردن کردوێتی ئەوەی کە پەیوەست بەوە کردوێتی کە ئەم تێزیان بۆ ئێمە گرنگە کە ئەڵێ پێویستە حکوومەتی عێراق قسەکانی لە گفتارەوە بگۆڕێ بۆ کردار و بە کردار خزمەتی خەڵک بکە بەڵێ ینی کەواتە ئەمانە ئەبێ لە وەکو مەرحەلێ بۆ ئەمڕۆ چۆن چی ئەخوازی سیاستکردن لەگەڵ عێراقا بەڵام بۆ حکوومەتی هەرێمی کوردستان گرنگە کە هەر وەک چۆن لە ڕابردووە ڕازی نەبوو بەو فشارانەی کە هەر ئەچێتە چوارچەوەی ئەم تێزە کوردیانەی کە ئێمە باسیەکەین بە ئاراستەیەکی پێچەوانە بۆ فشار خستنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەلاوازی بچێتە بەغدا بۆی بەلاوازی بچێتە دانوستانەکانی ڕێکەوتن لەگەڵ عێراقا بۆی ئەوەی هەیەی لە ئیرادات و لە ئیرادە پێشکەشی کات و ملی بۆ نەدا ئەمە گرنگە ئێستا کە بە هۆی دانوستانەکانەوە بەهۆی ئەو نەرمینوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی خەریکە لە ڕێکەوتنێکی گشتگیر و هاوسەنگ نزیکە بنەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئێستا دیسانەوە مل بە فشارە ئاراستە پێچەوانەکان نەدا و بەردەوام بێ لەوەی کە بۆ تەجاوزکردنی ئەم مەرحەلەیە بۆ ئەوەی کە بتوانێت لە ئاستی حکوومەتداری خۆیان بێ و مافی منێکی هاوڵاتی و هاوڵاتیانی کوردستان لەسەر کە لە ئەستۆی خۆیەتی دەستەبەری بکە بیدا لە ڕێگەی ڕێکەوتنێکی هاوسەنگەوە بۆ ئەوەی لانی کەم لەم قەیرانە دەرباز بین بەڵام ئەو میکانیزمانەی کە جەنابەت باس کرد ئەوەیەکە ئێمە دەرکەوت خاڵی لاوازمان کە زەفەرمان پێوە براوە مەسەلە ئابوووریەکەیە و ناتەبایی ناکۆکی نێوان خۆمانە ئەم دوو فاکتەرەیە کە لە 2014 بەدواوە زۆر بەباشی لەلایەنەکانی بەرامبەری ئێمەوە قۆستراوەتەوەکە ئێمە دەرکەوت خاوەنی ئابوووریەکی خراپین و لە ناوخۆش هاوەز ئەمان خراپە ڕێگە چارەکە بەم دووە ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەوەی لەسەرەتی بەس تەجاوزکردنی ئەم مەرحەلە بە هەر ڕێکەوتنێک بێ گرنگ نییە و لایەنە سیاسیەکانیش بتوانن جۆرێک لە تەبایی ڕێژەیی دروستکەنەوە لەوەی کە ئامانجی هاوبەشیان پاراستنی کوردستان و قەوارەکەی بێ من پێم وایە ئەگەر لەم دوو کەلێنەوە لەم خاڵە لاوازەوە زەفەرمان پێ نەبرێ من پێم وایە شتەکان زۆر بە ئاسانی ئەتوان بگەڕێنەوە جێگەی خۆی یعنی ئەگەر لە ئیستەوە بکرێ بە خەمی هاوبەش ئەکرێت تا 4-5 ساڵێکی داهاتوو ئەم دوو خاڵە لاوازە پڕ بکرێتەوە کە ئەمە لاواز بوو دڵنیا بن ئیتر نەدەسەڵاتی عێراق و لەلایەن ئەملا ئەولاوە ناتوانرێت وەکو خاڵی لاواز بقۆزرێتەوە بۆ ئێمە کە ئەمە کرا کە هەنگاوەکان لە ناوخۆ دەستیان پێکرد ئەمن پێم وایە کە تێزی گەڕانەوە بۆ عێراق گەڕانەوە بەمانای ئەوەی کە دەستی عێراق جارێکی تر بهێنرێتەوە بەسەر کوردستان ئازاڵ بکرێت کوتینی دەهەوڵێکی دراوە و هەروەها گرەوکردنە لەسەر ئەسپێکی دۆڕاو و بۆ ئەوانەی عێراقیش کە ڕەنگە خولیا و خەونی ئەویان هەبێ کە دەستیان
بەسەر کوردستانە بگرێتەوە خەونێکی چۆلەکەیە من پێم وانە ئەوە ئەو تووڕێی ئێستەی مەرحەلەی خەڵکە بەهۆی نائەدالەتی و بەهۆی گەندەڵی و بەهۆی نەبوونی با بڵین موچە ئەوانەوە دەنگیان لێبەرز بۆتەوە ئەمانش دیسانەوە کە فۆکوڵێکی مەرحەلی تقریبا 6 دقەیەکمانمەوە هەرێکی ئاوا بە خولەکونیوێک دوا قسەمان لەبارەی ئەوە بەڕای من ینی من دوا قسەی خۆمەکەم لەو بارەوە گفتوگۆ لەگەڵ بەغدا قەدەرە چارەنووسە ئەبێ بەردەوام بێ حکوومەتی هەرێمە بێ وەکو دکتۆر سۆرانی گوتی هەر چۆنێک بێ ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکە و گرنگیشە هەموو ئەم خاڵ و ڕێکەوتن و ئەگەر سازشیش هەبێ ئەسە بنەمای دەستور بێ دەستور با بڵین تاکە با بڵین خاڵی یەکلاکەرەوە بێ لە ڕێکەوتنەکانمان لەگەڵ بەغا من دڵنیام کوردستان و کورد بەگشتی و هاوڵاتیانی کوردستان زەرریان نەبێ ئەگەر لەسەر دەستور ئێمە ڕێکەوین خاڵی دووهەم کە زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاوە دروشمی چاکسازی بەرز کردەوە و دەستی کرد بە کۆمەڵی هەنگاو و پرۆژەی بۆ دەرکرد و پرۆژەی تریش لە ڕێ بەڵام زۆر گرنگە هەتا ئەتوانێت جددی تر بێ لەمە کاراتر بێ لە بابەتی چاکسازی چونکە هەموو ئەو هۆکارانی کە ئێمە باسمان کرد کە بوونەتە هۆکاری تووڕەبوونی خەڵکو و هەندێک جار بەو جۆرە بانگەشانەش کۆنە بن کاریگەری ئەو بانگەشە زۆر نازۆرانەوە گرنگە لە چاکسازی بەردەوام بێ و بێ هەموو حیزبەکانیش بە تایبەتی سێ حیزبە بەشدارەکە و لەگەڵ پێکهاتەکان ئەبێ هاوکار بن لە سەرگرتن و پێشخستنی هەنگاوەکانی چاکسازی سێهەم خاڵ بەلامەوە زۆر گرنگە حکوومەت کۆنتاکتی لەگەڵ خەڵکی جیاوازە بێ من ڕەنگە نەڵێم سەرۆکی حکوومەت بادانیشە لەگەڵ هەموو چین و توێژەکانە بەڵام گرنگە مەسئولینی حکوومەت ئۆفیسی سەرۆکی حکوومەت هەر چۆنە بێ کۆنتاکتیان لەگەڵ هەموو چینەکانە هەبێ وەکو لە چین و توێژەکان وەکوی ڕۆشنبیرەکان ئێستا ڕەنگاگە دەمیا بکەیتەوە هەزاران گلەیان هەبێ کرێکاران زووتیاران هەر کەس هەموو چین و توێژەکان گرنگە لەگەڵ حکوومەت لەگەڵ نوێنەر ئەمە گوێی لە خەموو ئازارەکانی ئەمێ بیان بینێ گرنگە زۆر یاسا بەهێز بکرێت لە کوردستان یاسا لاوازە من هەموو زۆربەی ئەڵلقەکان ئەم گرێم کردو یاسا لاوازە وەکو پێویست جێبەجێ ناکرێت یاسا بەسەر هەمووان ناوەکو یەک جێبەجێ بکرێ گرنگە یاسا بەرامبەر بە گەندەڵی زۆر تون بێت چونکە وەک هەموو کۆک بین لەسەرەوەی کە ئەوانشی ئەو بەرپرسانەشی کە گەندەڵیەکەن هیچ جیاوازیان لەگەڵ ئەوانەی کە یانێ خاچی کوردستان تەسلیمی بێگانە بکەن بە خولەکونی وەک میبڕیتەوە باش بەڕای من لە کوردستان چارەسەری بەتا ئەوەی کە ناوی گەندەڵی و گەندەلی هەیە لە کوردستان و مەسەلەی سیادەبوونی یاسا زۆر بەڕای من ئاسانە بۆ نمونە تەنها ئەم دامەزراوانی لە کوردستان هەیە تۆ بەهێزیان بکە و ڕێگەیان پێ بدە و یاسا باڵادەست بێتن خۆیان چارەسەر دەکەن بۆ نمونە ئێمە دەستەی دەستپاکیمان هەیە قەناعەتم وایە ڕێک بدرێ بە دەستەی دەستپاکی خۆی دۆسیەکانی گەندەلی لەکنەوە خۆی بەدووەدا ئاچی بۆ گەندەلی یان ئەم یاسایی کە تۆ ئەمەت لەکوێ بووە هەیە یاسا هەیە و ئێمە هەموو فۆرمی پێشتر لە پەرلەمان بووین هەموو فۆرمەمان پڕکردوتەوە کە سەروەت و سامانمان چەندە و دوایش چی لێ هاتووە هەموو ینی ئەم مەسەلەی یاساییەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموویان هەنا بەڵام ئەوەیە تەفعیل بکرێن گرنگ ئەوەیە تەفعیل بکرێن ئەمە چارەسەرە بێتن چارەسەر ئەوەیە دامەزراوەکان بەهێز بکرێن لایەنێکی تر بەڕێی من چارەسەر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان پشت بە تینگ تانکەکان ببەستێتن بۆ نمونە ئێمە سبەی لەگەڵ بەغدا ئەچینە مفاوەزات ئەبێ راپۆرتێکی استراتیژی هەبێ لەم بارەوە قسەی لەسەر بکرێتن و ئەم راپۆرتە بێتە ناو کۆبوونەوە گفتوگۆی لەسەر بکرێتن ئایا بە چ میکانیزمێک گفتوگۆ بکەین ئایا چۆن گفتوگۆ بکەین لەگەڵ بەغدا ئایا ئەم دەستورە وەسیقەیەکی زۆر گرنگە لە نێوان ئێمە و عێراقدا هەیە بەڕاستی تا ئەم دەستورە ما بیتن زەمانەتی ئێرە هەر بەردەوامە و هەر بەردەوامیشە بێتن ئەو خەیاڵەی کە ئەڵێ عێراق بتوانێتەوە بێتەوە ئێرە ئەمە بە هیچ شێوەیەک ئەمە خەیاڵێکە وەکو مامۆستا سۆرانیش باسی کردو ئەمە ناکرێت بە هیچ شێوەیەکدا لەبەرەوە ئێمە دەستورێکمان هەیە ئەم دەستورە وای کردووە هەرێم و عێراق و بتوانن پێکەوە بن و پێکەوە بن هەر کاتێک ئەم دەستورە توانیان باس بەسەر ئەم دەستورە بدەن ئیدی عێراق و ئێرەش ڕەنگە هەردووکیان پێکەوە کێشەیەکی زۆر گەورە و ئەوەمان بۆ کۆتایی دێتن من پێما لە کوردستان من دوو سەنگەر دەبینم سەنگەرێک کە بەرگری لە مافی مرۆڤ و لە ئازادی و دیموکراسی و مافی خەڵک و نیشتیمان دەکا یەک سەنگەرە سەنگەرێک کە بەڕاستی گەندەڵی دەکا لە هەرێمی کوردستان و ئەوەی کە بە بیانووی دژایەتی گەندەڵی جنێو بە نیشتیمان دەدا ئەوانەش یەک سەنگەرن
بەڵام من یەک نمونێشی زۆر سادە دێنەوە بەڵێ سینیەکان شوورەیەشان دروست کرد بۆ ئەوەی چین لە هێرشی دوژمنان بپارێزن بۆی وڵاتەکەیان داژور نەکرێت بەڵام لە دوای تەواوبوونی شوورای چین لە پرسدانە لەشکرێکی بێگانە بەناو سین وەربوو ڕاوێژکار بە پاشای گوتی پاشام ئێمە شورامان دروستکرد بۆی سین بپارێزین بەڵام تاچی سینیمان دروست نەکرد بۆ ئەوەی کەوا پاسەوانە لەسەر دیوارەکانی چین بەڕاستی یعنی بە پارە باڵێن دەستدۆی بۆ دژمنان نەکا بۆ ئەم پێم باشە لە هەوڵی دروستکردنی تاکدابین وڵاتەکەمان خۆش بێ میلەتەکەمان خۆش بوێ شەڕی دیموکراسیەت و مافەکانی مرۆڤ و عەدالەت پێیواتە لە پێناوی بەدەستهێنانی ئەوانە وڵاتەکەشمان بۆ جوانە کە بەڕاستی ئینسان تیایدا ئاسوودە بێت و هەمومان لە من لەو خولەکەی خۆمامە یەک شتی قانونی زۆر بەسەریعی ڕوون بکەمەوەش مەسلەی پرسی دروستکردنی هەرێمێکی دیکە لە ناو هەرێمی کوردستانە کە ئەمە نەبنەمای دەستوری هەیە بە گوێرەی مادەی 117 دەستوری عێراقی بڕاوەتەوە کە ئەو تاکە هەرێمەی کە سیمای فیدراڵەتی عێراقە هەرێمی کوردستانە بەو سنوورەی کە لە ئەپریلی 2023 هەبووە ئەمە کۆتایی پێهاتەوە واتە هەموو ئەو قانونانەی بە قانونی ژمارە 13 ساڵی 2010 بە بنەماکانی دەستوریشەوە کە ئیتر ئەڵێ لە دوای هەرێمی کوردستان ئەم دەستورە احتراف بەو هەرێمانە ئەکات کە لە داهاتوە دروستە بن واتە کۆتایی پێهاتەوە بۆیە من هیوادارم ئەو حیزب لایەنە سیاسیانەی کە ئەم تەرحا ئەخەنە ڕوو لە ڕێگەی خەرجکردنی شتێکەوە کە ئەزانن جەدوایەکی نییە و هیچ بنەمایەکی یاسایی نییە هەوڵی زیاتر لێکترازانی کۆمەڵایەتی لە نێوان شار و لە نێوان پێکاتەکانی گەلی کوردستانانەتە بەڵام خۆشبەختانە ئەوەی من بیستم زانیاری و دروستە بەرپرسێکی حیزبی ویستبووی پرۆژەکە بدا بە مستەفا کازمی لە سلێمانی مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق وتی من ئەو پرۆژەیە وەرناگرم وەریناگرێت چکە دەستوری نییە خۆی دەستوری نییە و مشکیلەکان زۆرترەکە دوای وتوی ئاخرەمە داواکاری خەڵکە داواکاری ئێمە نییەوە بە زووتوی دیسان وەریناگرم ئەگەر هەر داوایەکی بە هەبێ ئەبێ لە ڕێی دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستانەوە بدرێ بەڕێزان زۆر سپاس بۆ هەموو لایەکتان بەڕێزان کۆتاییمان بە ئەڵقەیەم جارەی ستۆدیۆ 24 هێنا تەنیا نمونونەکە شتێکی زۆر کورتە جەرمەوە من لە ناو گروپێکی واتساپ ئەندام بووم بەشدارم لە ناو ئەو گروپەیە برادێک چەند هەواڵ و لێدوانێکی ئەوها سەیری نرد کە با بڵێن باسی نەهێشتنی هەرێمی کوردستانەکە وەکو قەوارەی سیاسی و دیسان لکاندنەوەی وەکو شارێک چەند شارێک بە عێراقەوە چەند دیمەنێکی بڵاو کردەوە کەسێک مامۆستایەک خەڵکی خورمات و ئێستا لەوێ دانیشە کووردە ئەم کۆمنتەی نووسی من حەزەکەم ئەم کۆمنتم یەک سەر سکرینشۆت کە حەزم کرد لێرە بۆتان بخوێنمەوە ئەڵێ زۆر بەداخەوە بۆ ئەو جۆرە خەڵکە لە کوردستان بەڕاستی گەورەترین کێشەی ئێمەی کورد ئەوەیە زۆر ساویلکە و زۆر خۆشباوەڕ و زۆر زوو هەردەخەڵەتێنرین لە هەمووشی خراپتر ئەوەیە خۆخۆرین و خۆمان بە کەم دەزانین ئەوەندە ئەڵێم خۆزگە ئەو کوردانەی داوای نەمانی هەرێمی کوردستان دەکەن بۆ یەک ڕۆژ و بۆ یەک سەعات دەهات نەخورمات و ئەو کات دڵنیام دەیانگوت هیچمان ناوێ ئەو کات دەیانگوت هیچمان ناوێ تەنیا ئەومانەوێ کە بازگەکانمان کورد بن فەرمانگە و دام و دەستگەکانمان کورد بن و بەبێ ترس و بەبێ ترسان لە سوکایەتی خۆمان و ماڵ و منداڵ و کەسوکارمان بژین و بە کوردی قسە بکەین و بە کوردی بخوێنین تا ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ و بەخواتان سپێن و کاتێکی خۆش